بەستمانە. چۆمسکیش هەمان بە هەمان شێوە تعریفی زمانی کردیە کە دەمەوێت زووتر لەسەری بڕۆم. ئەو جارە دەگەڕێنەوە سەر ئیبن جنی کە زانایەکە لە زانایەکانی عەرەبی تعریفێکی زۆر جوانی زمانی کردیە لە 392 بزانم وفاتی کردیە 392 هجری کە دەرێ زمان ئەصوات يعبر بها كل قوم عن أغراضهم. چەندەنجێکە يعبر بها هەر قەومەک بەواسطەی ئەو زمانەیە تعبیر دەکەن. يعني چی تعبیر دەکەن؟ تعبیر یعنی دەردەبڕن، یعنی ئەو ئەفکارانەی لە مێشتی منە ئەو بیر و بۆچوونانەی لە مێشتی منە بەواسطەی ئەو چەندەنگەیە دەری دەبڕم. تعبیر لە عبورەوە هاتی، یعنی پەڕینەوە، یعنی ئەو فکرەیە لە مێشتی من دەپەڕیتەوە لە بۆ مێشتی کەسی بەرامبەر. ئەگەر بپرسین زمان لەبەرچی بەکاردێ، یەکەم بە مەبەستی پەیوەندیکردن و واستنەوە، یعنی وەظیفەیەکی تەواصولی هەیە. لەگەر برادەرەکەم قسە دەکەم چۆنی ئەحواڵت ئەرفلان کەس ئەخباری چییە، کۆنتاکتێکمان لەگە یەکتری، معلوماتەکەی لەگە یەکتری دەگۆڕینەوە، دەمانەوێت زانیاری بگۆڕینەوە لەگەر یەکتری. مەبەستێکی دیکەمان هەیە بە مەبەستی فکری و ڕێخستنی مێشک. ئێمە وتەیەکێ دەڵێ زمان پۆشاکی فکرە، یعنی ئەمە کە لە ناو مێشتی خۆمان فکر دەکەینەوە ناتوانین تەسەوری ئەوە بکەین بەبێ بەکارهێنانی زمان ئەمە فکر بکەینەوە. پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە لە بینی فکر و زمان. مەبەستی سێمان مەبەستی کاریگەری و قایلکردن و ئاراستەکردنە. ئەمە زۆر جار زمان بەکاردێنین لە بۆ ئەوەی بتوانین کاریگەری بێخینە سەر کەسی بەرامبرمان و تەئسیری لێ بکەین، نەسیحەتەکی دەکەین، ئاراستی دەکەین لە بۆ ئەنجامدانی کارێک لە بۆ کارەکان. بەو شێوەیە دەتوانێت و لە ڕێگەی زمانەوە دەتوانی ئەو کارەیە ئەنجام بدەیت. لەوانەیە نە لە بۆ تەواصل بی و نە لە بۆ فکرکردنەوەی خۆمان بی و نە لە بۆ قایلکردنیش بی، احتیمالی هەیە زۆر جاری وا هەیەمە زمان بەکاردێنین وەکو شتێکی تعبیرکردنێک لە ناخمان. مەسەلەن برادێکمان کارە ساتێکی بەسەر دێت، دێم هاوسۆزی خۆمی لەگەر دەردەبڕم، یعنی عاتیفەی خۆم وەڵای پێم ناخۆشە ئەو شتێت لەگە بەکارهات، یان پێم خۆشە ئەو سەرکەوتنەت بەدەستینە. ئیدی ئەوە پێی دەگوترێت الوظیفة التعبیریە و العاطفیە. زائیداً زمان بەکاردێت لە بۆ ناساندنی سەسپاندنی هەویەی تاکەکە. مەسەلەن من لەوانەیە دکتۆرام لە زمانی عەرەبی هەیە، بەڵام زۆر جار دەچمە مەطعەمە کە دەبینم کابرایەکە عەرەبە لەوانەیە بە کوردی قسە دەکەم، نەک لەبەر ئەوەی عنسوڕی بم، نەک لەبەر ئەوەی هیچ شتێکی خراپ، بەڵکو دەمەوێت ئیثباتی خۆم بکەم کە ئەمن کوردم، ئەمن هەم. یان زۆر جاری وایە لە پەرلەمان مەسەلەن یان لە جێ سیادیەکان وتارێک کەسێکی سیاسی وتارێک پێشکەش دەکا، ئەو کەسە سیاسی وتارەکەی زۆر یعنی عەرەبیەکەی زۆر باشە، لەوانەیە لە عەرەبەکان زۆر باشتر بێ، بەڵام بە کوردی دێ قسە دەکات لەبەرچی وەکو ڕیسالەیەک وەکو ئیحاءەک دەرێ ئەمن هەم، ئەمن نەتەوەیەکم، ئەمن کوردم. کەواتە لە بۆ وەظیفەیەکی ئینتیما بەکاردێنی کە خۆت بە دیاردێخی کە ئەمن سەربەچ نەتەوەیەکم. زۆر جار زمان بوویتە وەسیلەیەک لە بۆ ئەوەی کولتورمان لە بۆ بگوازنەوە، ئەو تەجروبانەی کە لە پێشە خۆمان ڕوویدایە لە ڕێگەی زمان لە بۆمان هاتیە، ئەو پەندی پێشینانە، عادات و تەقالیدی پێشەوەمانە، پێشینانمانە. ئیدی ئەوەش لە مەبەستێکە لە مەباستەکانی بەکارهێنانی زمان. ئەو جاری واشەیە زمان لە لای شاعرێک زمان بەکاردێنی وەکو شتێکی جوانکاری گەمە بە کەلیمەکان دەکا، دەیەوێت فکرێک دەربڕینێک بک بە شێوەیەکی ئیبداعی، بە شێوەیەکی پڕاوپڕبی لە ڕەوانبێژی لە بۆ ئەوەی کەسی بەرامبەر لە بۆ خۆی ڕابچێشی. ئەوەی خاڵی ئەخیری ئەوەی من هەستم پێ کردی و دەتوانم برێم ئەویان ئیخۆمە لە مەزدەران نەمتێ مەبەستی چەوسانەوە. زۆر جاری وایە دیتمان زمان بە مەبەستی چەوسانەوە بەکار دەهێنرێ. لە بۆ نمونە ئەوەی ئەمە دیتمان کاتێک کە وڵاتێک
یان بابرین بە میسالەکەی بە خۆمان بینینەوە ئێمەی نەتەوەی کورتار وەکو دەبینین دابش بووینە چەند سەرچەند نەتەوەیەک دەوڵەتی چەند نەتەوەیەک مەسەرەن بڕۆ تورکیای لەوانەیە زمانی کوردی مەمنوع بی نتوانی بە زمانی کوردی بخوێنی لە سووریای لەوانەیە ناتوانانی بە زمانی کوردی بخوێنی لۆ ئەو ڕژێمە سیاسیە هاتیە زمانەکەی خۆی وەکو چەسانەوەیەک بەکاردێنی لە بۆ ئەو نەتەوەیە کە ئەوەش لە زیاتی کاریگەری باش کاریگەری زۆر خراپی لە دەبی چونکە لێ دێتە زێ لەبەر ئەوەی ئەو میلەتەی کە دەچەوسێنرێتەوە تووشی ڕەتفعل دەبی هەروەک ئەو ڕەتفعلەی ئەمە لە لای خۆمان دەبینین کە تووشی هاتینە یعنی دەبینین خەڵکەکی زۆرمان هەیە لەوانەیە حساسیەی لە زمانی عەربی هەیە لە عقدەی لە زمانی عەربی پیا کردیە با ئەمە پرسیارێک بکەین ئایا چی خاوەنی زمانە مصطلحی خاوەنداریەتی یان کە دەرێن مولکیە بەو شتە دەگوترێت کە ئەتوو سوڵتەیەکی مطلقت لەسەری هەیە یعنی ئەو مۆبایلی دەستت کە ئێستا پێ جەلە و سیمینارە ڕادەگری مولکیەتێکی مطلقی خۆتە یعنی یەکێک ناتوانانی بێلێتی ببە کەواتەوە ملکی چووە سیارەکەت کەس ناتوانانی بێ سویجەکەت بەکاربیینی بێ ئیزنی تو ئەوە مولکیەتی خۆتە کەواتە ئەوە مولکیەتە بەنسبەت زمان تایبەتمەندیەکی هەیە کە مولکی هیچ کەسێک نییە ئللا ئەو کەسە نەبی کە قسەی پێ دەکا ئەمن دەتانم برم فلان کەس مۆبایلەکەم بەکارمێنە بەس کابراایەکی بەنگلادیشی کە دێ بە کوردی قسە دەکە ئەم ناتانم پێ برم زمانی بەنگلادیشی زمانی کوردی بەکارمێنە بڕۆ بە زمانی خۆت قسە بکە کەواتە زمان مولکی هیچ کەسێک نییە مولکی هیچ سیستەمەکی سیاسی نییە مولکی هیچ پاشایەک و مەلیکێک نییە زمان خاوەنەکەی کۆمەلگایە و خاوەنەکەی ئەو کەسەیە کە قسەی پێ دەکا لۆیش ئەگەر وا دەزانی زمانی عەرەبی زمانی بەعسە زمانی ڕژێنی بەعس نییە ئەگەر وا دەزانی زمانی دینی ئیسلامە ڕاستە قورئان بەوی هاتی بەڵام زمانی عەرەبی پێش قورئان قسەی پێکرایە دوایە ئەو نەزرە غەڵەتەی کە ئەمە ڕقمان لە زمان دەبیتەوە باشە دەوروبەرمان یعنی من بێم ڕقم لە عەربی ببتەوە ڕقم لە فارسی ببتەوە ڕقم لە تورکچی ببتەوە لەبەر ئەوەی ئەوانە سیستەمە سیاسیەکانیان دژی منن بێگومان فکرکردنەوەیکی غەڵەتە باش ئەگەر وابی مادەم نابی ئەم بە زمانی ئینگلیزیش قسە بکەم دەبیت دژمنداریەک لە زمانی ئینگلیزیش ڕاگرم لەبەر ئەوەی سەری فتنەکە سیاسی ئینگلیزی بوو کە کوردستانی دابش کرد بەسەر ئەو هەموو دەوڵەت هەیە مشکلەکەی لە بۆمان دروست کرد فەڕق تەسوود کەواتەم دەبی ئیعلانی شەڕ بکەم لە زمانی ئینگلیزیش نەخێر کەس خاوەنی زمان نییە زمان مولکی ئەو کەسەیە کە قسەی پێ دەکا پرسیارێککە گەر لە خۆمان بکەین ئایا بۆ کورد زمانی عەرەبی بە زیانە یان بە سوودە ئەم نازانم ینی ئایا هیچ زیانێک لەوەی هەیە ئەتو فێری زمانی عەرەبی ببی لە بەرامبەردا ئایا سوودی هەیە ئەمن فێری زمانی عەرەبی بم یان لۆ لە بۆ کوردێک زەڕورە فێری زمانی عەرەبی ببی لەبەر چەند هۆکارێک هۆکاری یەکەم ئەمە بمانەوێ و نەمانەوێ میلەتەچین دیانەتەکەمان ئیسلامە زۆر بەمان دیانەتەکەمان ئیسلامە ئەتوو سبینێکە هەر دەستی کە ئەگەر تۆزێک بە دیندارێکی مولتەزیم بی نوێژەکەت دەکەی بە عەرەبی دەست پێ دەکەی ینی پێشەوەی قسە لەگە هەر کەسێک بکەی بە عەرەبی نوێژەکەت دەکەی ئەوە خاڵک خاڵی دووەم ئەگە بچیە مزگەفتەیەک سەلام و عەلەیکم عەلەیکم السەلام بمانەوە نەمانەوێت تێکەیر بووە لەگە کولتورمان و ئەوەش کەمینیەت هیچ تێکەڵبوونی زمان یان بەکارهێنانی عیبارات و زمانی دیکە لە ناو زمانی خۆمان کە بەکاری بینین ئەبەدەن کەمینیە لە بۆ زمانەکەمان بەڵکو دەوڵەمەندیە بەڵکو نیشانەی ئەوەیە کە زمانەکەی زمانی کوردی زمانێکی نەرمە و شلکە بە تعبیری کاک عەبدوڵڵا پەشێو گوتی زمانێکی نەرمە زمانێکی شلکە دەتوانی بگونجێت لەگەر هەموو زمانەکانی بکە و تەقەبولی هەموو کەلیماتەکانی بکە زۆر بە ئاسانی دەی کوردێنی کەواتە ئەو مستەلاحاتە ئاینیانێک کە ئەمە بەکاری دێنین زۆربەی لە دینەکەەوە هاتیە لۆ کابرایەکی داعشی بێ ئاەتەکەم لە بۆ تەفسیرکە لۆ ئەمن توانای ئەوەم نەبی بێم تەفسیری ئەو ئاەتە بخینەوە لە مەسادیرەکان کەواتە لە بۆ ئەوەی بەغەڵەت دینم تێنەگەیەندرێ مەفروزە ئەمن بتوانم خوێندەوارێکی چاک بم لە بۆ ئاەتەکان لە بۆ ئەوی بە تێگەیشتنی خۆم بێم لە شتەکان بگەم نەک کابرایەک بێت تەوجیهی
ئەو میلەتەیە بکات لە بۆ ئەوەی خۆی بە عەرەبزان بزانی و بێ تەفسیری ئاەتەکانمان لە بۆکە. خاڵەکی دیکە ئەمە بمانەیە و نەمانەوێ مەکتەبەیەکی دەوڵەمەندمان هەیە لە زمانی عەرەبی بەنسبەت توێژەری کورد بەنسبەت خوێنەری کورد زمانی عەرەبی مەکتەبەیەکی زۆر زۆر دەوڵەمەندە. یعنی تەحەدا دەکەم هەر کەسێک بتوانی بێ بەحسێکی قانونی بنووسی بێ بەکارهێنانی مەزدەری عەرەبی یان مەوزوعاتی تاریخی. حتا زۆر جار ئەگە بمانەوێت لە زمانی کوردیش لەسەر تاریخی کوردیش بنووسین ئێخۆ ئەتو دەبێ بزانی کابرایەکی عەرەب کو هاتیە باسی کوردی کردیا ئایا بە باشی باسی کردیە بە خراپە باسی کردیا. کەواتە زمانی عەرەبی زمانی مەکتەبەیەکی دەوڵەمەندە پێویستە ئەمە خۆمانی لێ بێبەش نەکەین. هەروەها زمانی عەرەبی زمانی زیاتر لە 400 ملیۆن کەسە کە لە دەوریان دەژین یان با پێش ئەو خاڵە بڵین زمانەکە لە زمانە فەرمیەکانی نەتەوەیە گرتوەکان. هەروەها زمانی 400 ملیۆن کەسە یعنی ئەمن کە زمانی عەرەبی دەزانم دەچم لە کۆنفرانسێک بەشداری دەکەم دەتوانم کۆنتاکتێک دروستکەم لەگەر ئەوانە دەتوانم قسەیان لەگە بکەم علاقاتیان لەگە دروستکەم دەتوانم سۆز و عەتفیان ڕاکێشم دەتوانم وە بکەم لە معاناتی من تێبگەن وەکو کوردێک کە بابرین لە ناو دەوڵەتی عێراق و دەوڵەتی سووریا بەشێک لە مافەکانی مەی تێدا خوراوە وفعلەن ئەمن چەندەها برادرم هەیە بە حکمی ئەوەی علاقاتم هەیە لەگە سووریا لەگەر دکتۆرام لە مووسڵ بووە لەگە برادرانی مووسڵیم هەیە لە جەزائیر لە هەموو جێیەکان یعنی تەمەشا دەکەم تەعاتوفەکیان لەگەرەمە هەیە باشە ئەو تەعاتوفەیە بە نەرمونیانی و بە برادەرایەتی دەکرێت یان بەڕک و کینە دەکرێت. کەواتە ئەمن کە زمانی عەرەبی دەزانم زمانی 400 ملیۆن کەس و زیاتریش دەزانم کە لە دەوروبەرمان دەژین. خاڵێکی دیکە زمانی عەرەبی زمانی ڕاگەیاندنە یعنی ئەمن ئەگە بەس کوردی بزانم تاوان ئەمە لەگەر ئەوەی دەزانین کە ئینسان هەرچەند زمان بزانی ئەوەندە کەسەیە بەس ئەمن ئەگە باسی زمانی عەرەبی دەکەم ئێستا لێرە زمانی عەرەبی زمانی ڕاگەیاندنە. باشە لۆ کابرایەکی عەرەب بێ لەسەر جەزیرەی قسەی باسی کورد بکە ئەم تێی نەگەم بزانم ئەو کابرایەت دەرێ ئایا بە باشە باسم دەکەیان بە خراپە باسم دەکا. لۆ کابرایەکی عەرەب لەسەر عەرەبێکی شۆڤینی بێ جوونم پێ بدە بە زمانی عەرەبی ئەمن تێی نەگەم بزانم چم پێ دەرێ نەکەر ئەوەندە با بتوانم کۆنتاکتیشان لەگە بکەم تەلەفۆنیان لەگە بکەم ڕەدیان بدەمەوە لەسەریان بنووسم بە مەقالە جوابیان بدەمەوە ئیدیکەوەتە ئەگەر يعني حتى وەکو ضرورەت ضرورە لە بۆ زمانی عەرەبی ینی زۆر زار دەرم کاکە گەرە تو عەرەب دۆستە هەر دەبی زمانی دۆستەکەت فێربی ئەگەر دوژمنتە دەبی زمانی جوملەکەت فێربی ئینشاڵڵا دوژمنمان نیە ئەمە دوژمنداری وەکو کورد ئەمە دوژمنداری لەگە کەس ناکەین ئەمە ئەگەر ئەوەی کە حەقی مەی خواردیە سیستەمە سیاسیەکانە ئەمە کابرایەکی عەرەب بەریە بیلەوانەیە لەوانەیە هەندی من زەرەرمەندبی لە سیستەمە سیاسیەکەی خۆی. کەواتە زمانی عەرەبی زمانی ڕاگەیاندنە یا خۆزگە زۆربەی زۆری کوردەکان مەسەلەن بتوانن مداخەلە بکەن لە کەناڵەکان کاتێک قسەمان پێ دەگوترێ و بتوانن بە شێوەیەکی ئاشتیانە داوای حەقەکانمان بکەین لە بۆ ئەوەی خیتابێک دروست بکەین ئەوانیش بگەنە سەر قەناعەت ئەمە پێویستیمان بەوەی خەڵکانێک کۆ بکەینەوە لە دەوری خۆمان. خاڵێکی دیکە زمان بازاری ئەوڕۆکە بەنسبەت تێمەی کردووە لەوە من لەسەر ئەو خاڵی تۆزێک دەبیلێک جوداکەینەوە زمانی عەرەبی فەسیح و زمانی بازاری بە ئەو جارە بینە سەر زمانی بازاری زمانی کارە ئێستا هەلی کارە زۆر جار لە شەریکاتەکانە تو دەچی یەکسەر داوات لێ دەکا کابرا ئەگە کوردیش بی ناحەقینیە کابرا تەعاملی لەگەر خەڵکی عەرەب هەیە بازارێکی زۆری لەگەر عەرەب هەیە ئەو ناچارە برێ ئەو کەسێک کە پێشکەش ئیشەکە دەکا ناچارە ئەو زمانی عەرەبی بزانی لە بۆی بتوانانی تەواصولیان لەگەر بکە و ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان لە 2000ەکان بابرین خەڵکانێک ئیشان بە زمانی عەرەبی نەبووە ئێستا پاش ئەوەی ئەو هەرێمەکەمان ئەو پێش کەوتنێ بەخۆ دیتیە و بوویتە مرکزێکی گەشتیاری دەبینین عەرەبەکان زۆر دێن ڕوو لێرە دەکەن تەمەشا دەکەین کابرایەکی دوکاندارە بە دوای فێربوونی زمانی عەرەبیدا دەگەڕێ لەبەرەوەی بوویتە مەزدەری ڕزقەکەی دەکرێت ئەمن کابرایەکی عەرەب هەتا مشتی نافرۆشمە و برۆدەریان عەرەبی نازانم نەفێر کابرا لە دوو ڕستەکەی خۆی دەگەڕێ. ئەوەی کە زۆر کۆڵدارم و داخی منی داخین دەدڵە ئەو نقطەیە بمانەوێ و نەمانەوێ زمانی عەرەبی زمانی فەرمی دەوڵەتی عێراق
چەکەکەمان ڕاستەوخۆ ئەلێرەیە. ئەمە زۆر جار سیاسیەکانیشمان وە دەرێن. جاری جاران نەمایە ئەتو کلاشینکۆفێک بە سرشانت دادەی و بچی لە چیایەکان دیفاع لە مافەکانت بکەی و مافەکانت بە چەک وەربگری. ئەو ڕۆژی دایلۆگە، ئەو ڕۆژی حیوارە. ئەو حیوارەیە بە چ دەکرێت؟ بە زمان دەکرێت. شەڕی ئێستامان شەڕی زمانە کە زمانەکەت بەکارینا طبعاً زمانی قانونیش زیاتر. باشە لۆ ئەمن نەتوانم حکوومەتی مرکز زوڵمەکەم لێ بکە نەچم بە عەرەبیەکی زۆر جوان لایحەیەک نەنووسم و تەظەڵومێک نەنووسم پێشکەشی محکەمەی فیدرالی بکەم. بێم بە کوردی بنووسم و یەک لە بۆم تەرجەمە بکە یان ئەمن ڕاستەوخۆ بێم بە زمانی عەرەبی ئەو لایحەیە بنووسم. لەوەی گەورەتر و لەوەی کارەساتتر کاریگەرتر مەسەلەی پەرلەمان و تەشریع و دەستورە، یان دەستور بابینە پێش مەسەلەی دەستور و تەشریع و تعلیماتە. یعنی ئەمە زۆربەی زۆری کێشەکانمان بە سەبەبی زمان تووشی هاتینە. ئەو تەشریعانەی ئەو نەسانەی کە دار ڕێژراینە لەوانەیە خەلەل و فەجوەی تێداوی، فەجوەی زمانی عەرەبی تێدایە. کابرایەکی عەرەب دێ زمانی خۆیتی وەلو من نارم عەرەبەکان لەمە باشترن، بە ئەترافی خۆیان عەرەبەکان دەرێن ئەنگۆ لەمە باشترن لە زمانی عەرەبی، بەڵام مقارنە بە هەندێک حالەت ئەو کابرایە دێ تەلاعوب بە کەلیماتەکان دەکات، پڕ بە پیستی خۆی دەستورەکە دادەڕێژی، پڕ بە پیستی خۆی قانونەکەم لۆ دادەڕێژی. باشە لۆ ئەمن یعنی وەکو گلەیەک لە کیانە سیاسیەکان لە ئەحزابە سیاسیەکان لۆ ئەمن نێم کاکە پەرلەمانی کوردستان هەر کەسێکی دەنێری بینێرە مشکلەمان نییە، بەس لە بۆ پەرلەمانی عێراق ئەتو شەڕی نەتەوەیەک دەکەی، شەڕی میلەتێک دەکەی، شەڕی تاریخێک دەکەی، شەڕی چەندەها ڕووبارخین دەکەی، مافەکانمان لە دەست نەدەن. لۆ نایم کابرایەکی عەرەبی زان دابنێم بنێرم لە بۆ تەرشیحەکەم و بینێرم لە بۆ پەرلەمان. هەتا کەینێکە ئەمە کەسانێک بنێرین لە بۆ پەرلەمان لەسە حیسابی مەحسوبیەت و مەنسوبیەتها ئەوە فلان کەس دەیناسی وها ئەوە مەنسەبەکی باشەوەها ئەوە ڕاتبەکی چاچی پێوەردەگری. کاکە ڕاتب ئەگە دەتەوێت ئیمتیازاتی دەیوەرە دێکانە ئیمتیازاتی بدێ، ئیمتیازاتێکی شخصی بدێ، بەس لۆ ئەتو کابرایەک ڕەوان دەکەی لەولای تووشی مشکلەمان بکە. ئەو هەموو نارێم هەموو زۆربەی زۆری مشکلەکان کە هەیتمان لەبەر ئەوەیە تعلیماتەکان بە ئەو کەسانێک کە بەشداری دەکەن لەوانەیە زۆر بە جوانی نەتوانن بێن تعلیماتەکان داڕێژن، سیاغەکان داڕێژن کە ئێستا مەدەین هەندێک نمونە باز دەکەین لێوکانە. کەواتە پەیامەکەم لە بۆ لایەنە سیاسیەکان کاکە خێرتان دەگاتێ کەسانێکی شارەزا هەرچەندە سیاسی بی، هەرچەندە عالیم بی، هەرچەندە تاریخی بی، هەرچەندە اقتصادی بی، سبەینێ کە نەتوانی زمانی عەرەبی بە جوانی بەکاربینی ناتوانی ئەفکارەکانت فکرەکانت بگەینی. ماوەک پێش ئێستا شتێکم جێلێ بوو نازانم یەک لە مڕەشەحەکان بوو المهم گوتو بیان ئەتو عەرەبی نازانی دەچێ بەغدایە گوت بێ عەرەبی چییە من بە ئای مەشارعی قوانین لۆ دەنووسم. کاکە لۆ چما زمانی عەرەبی بەس لە مەشارع قوانینە ئەدی ئەو مەشروع مناقەشە ناکرێ، پرسیارت لێ ناکرێ، ئەوەی بەرامبرت قەناعەتت پێ ناینی، ئەتو قەناعەت بە ئەوەی ناینی، یعنی دەی ئاعتیماد دەکەی سەر ئای بەتەمای ئای ئەتو خۆت تەرشیح کردیە. یعنی بەڕاستی کەلەنێکی زۆر زۆر گەورەیە مەفروزە فکری لێ بکرێتەوە ئیدی ئەو کەسانێک کە تەرشیح دەکرێن لە بۆ پەرلەمان على الأقل بە تێستێکی زمانی عەرەبی بکرێت. ئەگە دەرەجەیەکی معقولی نەهینە شیاوی نەهینە بە یەکەشکە بێتن بڕواتان هەبی، یعنی ئەو کادیرەی ئەو عەرەبی زانەی لەناو ئەو کوردستانەی مە هەیە ئەو کوردانەی مە هەیە بڕوا بکە بە دەگمەنن لەسەر مستەوای عالەمی عەرەبی. یعنی لە زۆر کۆڕ و کۆبوونەوەکان پێمیان گوتیە برادەرەکان بەخۆم تەڵەبەی دکتۆرای بووم لە جامیعەی مووسڵ حەز ناکەم ناوی مامۆستایەکان بینیم، یەک لە مامۆستایەکان کە ئێستا متەقاعدە باسی کورد و زمانی عەرەبی کرد، گوتی ئەشهەدو بالله ئەمن 11 کەس بوون تەڵەبەی دکتۆرای تاقە کورد بووم لە ناویان، گوتی ئەشهەدو بالله ئەوەی کورد لە زمانی عەرەبی دەزانی ئەو ئیمکانیەتەی ئەمە هیچمان زۆرینەی عەرەب نیتمان مقارنەتەن بەوەی کە زمانی خۆمان نییە و مقارنەتەن بەوەی عەدەدەکەمان ڕێژەیە. یعنی نمونەکی هیناوە گوتی فلان کەس مناقشی بووم لە جامیعەی سەلاح الدین 20 دقیقە ئێرتیجالی بەبێ وەرەقە قسەی کرد بێ ئەوەی یەک غەڵەت بکە. باشە ئەوە مەفخەرەیە لە بۆ من، سەربەرزیە لە بۆ من ئەو مامۆستای عەرەبی دەزانی
ئەو مامۆستای کوردە عەربی دەزانی یان شەرمەزاری لە بۆ من باشە چەند خۆشە لە بۆ من کە بێن کابراایکی عەرب بێ لەو حەکانی ناو بازار و بینی بێغەڵەتی ئیملائیە ئەم دەچم لە وڵاتە عەربیەکان یان لە وڵاتەکانی دەوروبەریش لە محافەزەکانی دەوروبەریش دەبینم لەو حی ئیعلانات بەغەڵەتی نووسرایە زۆر جار کە لە مووسڵ پیاسە دەکەم بە برادەرەکانم درم کاکە ئەنگۆ عەرەبن معقولە ئەتوو ئەو غەڵەتانە لە ناو ئەو لافیتانە هەبی مەبەستم چیە لێرە مەبەستم ئەوەیە کاکە وەڵڵاهی ئەو عەرەبی زانەی لە لای ئێمە هەیە بڕوا بکەن لە ناو عەرەبەکان نییە بەس حەیف چێ دەیان ناسی ئەوە بەنسبەت زمانی عەربی کەواتە بمانەوێت نەمانەوێت ئەو ڕۆ زمانی عەربی لە بۆمە چەکەکی زۆر کاریگەرە ئەمە دەتوانین بەکاری بینین لە بۆ بەدەستێنانی مافەکانمان با شێوەیەکی سلمی و ئاشتی خوازانە و لەو منبەرەوەش ینی پێشنیار دەکەم کاکە گەر ئەو ئەندام پەرلەمانانەی بەغدا چوینەوە عەربیش نازانن کاکەمە وەکو قسمی عەربیان وەکو ڕێکخراوی سێبەوەی بۆ زمانی عەربی ئامادەین دەوریان لە بۆ بکەینەوە لە بۆ ئەوی بتوانن چەکداریان بکەین بە چەکی زمان لەوەی لەوێن دەرە بتوانن دیفاعمان لێ بکەن کەواتە ئەوە بە نسبەت ضرورەتی ئەوەی من ڕای من ضرورەتی زمانی عەربیە لە بۆ کوردە کە فێری زمانی عەربی لەبەرچی چەکە من گوتمان هەندێک تعبیرات هەیە بەکاری دەینین مەسەرەن شردنیە ئەو شتانێک کە من ئێستا باسی دەکەم فعلا لە ناو قانونەکان هەبی بەس دەرێم دەکرێ ئەو هابی و ئەگەر ئەوها گوترە دلیل ئاسارەکەی ئەوەیە ئاسارە قانونیەکەی ئەوەیە ئەگەر ئەوهاش گوترە ئاسوارە قانونیەکەی ئەوەیە مەسەلەن ئێستا ئەمە لە بڕگەیەکی قانونی مەسەلەن دەتوانی برێ يجوز للحكومة الاتحادية تمويل حكومة الإقليم ئایا جیاوازی چیە لەوەی کە دەرێ يجب على الحكومة الاتحادية یان برێ تلتزم الحكومة الاتحادية بتمويل الإقليم لێرە ئەتوو کە دەرێ يجوز کەواتە ئەتوو ئۆفەرەکت دایتێ و دەتوانی بیکە و دەتوانی نەیکە قوەی ئیلزامی نییە لێرە ئەو سیاغەیە بەو نەوعەیە ئەدی ئەگەر گوتت يجب ملزمە ئیلزامت دەکات چونکەمە هەندێک نصوصی ئیلزامیمان هەیە هەندێکیان دەبی بە قوەی قانون دەبی هەندێکیان دەبی کەسەکە داوا بکە کەواتە تو دەبی نەستێکی وا ئیلزامی پێشکەش بکەیت کە مەتاتیەتی تێدا نەبی يان دەرێ يجب على حكومة الإقليم تسليم الواردات النفطية وغير النفطية پێویستە لەسەر حکوومەتی هەر وارداتی نفتی و نفتی تەسلیم بە بەغدا بکە لێرە ئەتوو وەی بەکاردێنی بەس لەوانەیە من محاولەی ئەوەی بکەم کاکە وەڵڵا ظروفمان خراپە پێمان ناکرێت هەر عوزرێکمان هەیە بە ئەو بەکاربینم لە جیاتی واوەکەی ئەو بەکاردێنم جیاوازی چییە لە نێوان واو ئەو کە دەری وارداتی نفتی و نانفتی یعنی هەردووچی دەدەمێ ئەگەرێت ئەو هەمزەی لە بۆ زیادکەی یان وارداتی نفتی یان غێری نفتی کەواتە لێرە یەک حرفە بەس تەماشای چ کاریگەریەکی دەبی لەسەر سیاغە قانونیەکە لەسەر واقعەکە مەسەلەن هەندێک عیباراتی مەطاتی هەیە لاستیکی هەیە وا چاکە مشەڕعەکان زۆر بە حساسیەتەوە بە هەستیاریەوە مامەڵەی لەگە بکەن کە نێخرێتە ناو نەسا تەشریعیەکان مەسەلەن ئەتوو مافەکت دەدرێتێ لە بەغدایە لە کۆتایی ئەگەر ئەو جملەی بنووسی بما لا يتعارض مع القوانين النافذة يعني تو ڕاست کۆت و بند کرد ڕاستە تو لەو قانونەی مافەکت دەداتێ بەس ئەو قانونێکی کە هەیە لەوێ ڕێگری لێ دەکات مەسەلەن بەنسبەت نەفت و غاز بابرێن کاکە من قانونەکرد لۆ دەکەم اتفاقیەکرد لەگەر دەکەم بەو نەوعەیە بەس لەو لای قانونە تەشریع ڕئیسیەکە کە نافذە ئەو حقت ناداتێ کەواتە ڕاستە لێرە موشکینەکی داییە ئەتوو ئیقناع کرد بس والله ئەوە يتعارض يعني یەکتر ناگرتۆ لەگە قوانین نافذ کەواتە ئەمە ناتوانین ئەوەی بەکاربینی کەواتە ئەو عیبارە مەطاتی زۆر بە حەزەر مشەڕعەکانمان ئەندام پەرلەمانەکان ئەوانێک کە اتفاقیات دەکەن دەبی زۆر بە حەزەرەوە تەعامل لەگەر ئەو جملەیە بکەن فەخەکی دیکەمان هەیە تەڵەیەکی کەمان هەیە دەرێ وتنظم أحكامها بقانون يعني أحكامي أو شتەیە بە قانون ڕێک دەخسترێ بە تایبەتی ئەوە ئەگەر لە کاتوایە پێویستە حقوقیان بدرێ ئەو حقوقەیە بە قانون تەثبیت دەکرێت نەخێر ئەوە نابی ئەو شتێ بکرێت لە نەسی دەستوری لەبەرچی
لەبەرەوەیەت کە بەدەستور لەوانەیە هەر مکەوینێک دووسێ نوێنەری هەیە لە وێندەرێکات و شەڕت پێ دەکرێت بەس کە مەوزوعەکە هاتە ناو پەرلەمان ئەتو چەند نسبەی چەندت کووردە ئەتۆ هەموو دوژمنت هەیە ئەتو کو دەتوانی بێ خۆت تەسلیمی قەدەرکەی وتنظم وان تنظم أحكامها بقانون نابي ئەتو ئەو مەجالە دروستکەی لە بۆ ئەوەی لە مستقبل بێ کۆتوبەندت بکە چونکە کابرای قانونی دەزانی کابرای عەرب لەوانەیە دەزانی خاڵێکی دیکە منحە و استحقاق الفرق چیە لە بینی منحە و استحقاق کاتێک دەرێ مەسەڵەن داوا دەکەین ڕەواتب ئەگە بە منحە وەصفی بکەیت فەرقی چیە لەگەڵەوەی بە استحقاق وەصفی بکەیت کاتێک کە دەری ڕەواتب منحە شەر نییە واجب نییە بدرێت لەوانەیە منحەکەت دەدرێتەوە منحەکەم دەبڕدرێت ئەمما استحقاق لە حەقەوە هاتیە کە گوتت حەق یعنی ئەو حەقەیە نافەوتێ و هیچ منەتی هیچ کەسە چتدانیا دەبی ئەو حەقەیە خۆت وەربگری مەوزوعێکی کەمان هەیە خلاف و نیزاع ئەتو کابرایەکی سیاسی کە دەرێ خلافم هەیە یان کە دەرێ نیزاعم هەیە فەرق چیە لە بینیان یاخود بابرین کابرایەکی پەرلەمان یان لە کاتی صیاغەی تەشریعی کە ئەو کەسێ دەرێ عند حدوث خلاف یان عند حدوث نزاع ئەو ئەندام پەرلەمانی کە چوویتە ناو پەرلەمان لە بەغدا دەزانی خلاف و نزاع فەرقی چییە خلاف شتێکی ناکۆچیەکی دەرەجەیەکی خەفیفە بەس کە دەرێ نیزاع دەرەجەکەی زیاترە لەوانەیە برێ ئەگە نیزاعك ڕوویدا ئەو کاتی ئەمە نلجأ إلى المحكمة الاتحادية يعني ئەو کاتی ئەمە ئەو شتێ دەکەین دەرێ نیزاع نەیگوتێ خلاف کابرای عەرب دەرێ نیزاع کوردەکە دەرێ ئەوە ئەو شتێ ڕوویا دەرێ ناکاکەەوە نیزاعنی و مجرد خلافێکی بەسیتە پێویست ناکە یان محکمەی اتحادی لەوانێ داوایەکە ڕەفز کاتەوە دەرێ نەگەیشتە مەرحەلەی نیزاع کەواتە خلاف و نیزاع هەردووچیان ناکۆچیە بەس ئێ نیزاعەکەی مرتبەک بەرزترە مەسەلەش کە هەیە مەسەلەن پێویستە حکوومەتی فیدرالی ڕاتبەکان دێری و تعهد بکە یان زەمانەت بکە فەرقسێ لە بینی زەمانەت و لە بینی تعهد ئێمە ئەگەر برین تعهد دەکا یعنی وعد بدە کابرا لەوانەیە وعدەکەی جێبەجێ نەکا یعنی ئەمە لە قانون دەرێن درۆ عقوبەی لەسەر نییە هەموو قانونی عقوبات بخینەوە درۆ عقوبەی لەسەر نییە کابرا لەوانەیە لە هەندێک حالەت تعهد دەدا تعهدەکە عقوبەی لەسەر نییە بەس کە گوتت زەمان یان ئەگەر لە سەریشی بی تۆزێک مەجالی تێدا مراوەغەی لەسەر بکرێت بەس کە گوتت یەضمەن ئەو کاتی نە ئەو کاتی گرنگی بوونی تێدایە کەواتە کە دەرێ زەمان یعنی زەمانەتت هەیە و بارمتەیەکت هەیە ئەگەر ئەو بڕگە یاساییە جێبەجێ نەکرا مەسلەی تحکیم و وەساتە مەسەلەن دەرێنەگەر ئەو نیزاع ڕوویدا ئەمە دەبی تحکیم بکەین یان وەساتەمان پێویستە پێویستیمان بە تحکیمیان پێویستی بە وەساتەیە فەرق چیە لە بینی تحکیم و وەساتە ئەمە دەبی زۆر بە وردی ئەو دوو مستەلاحەیە بەکاربێنین لە دانوستانەکان لە مەحافیلی سیاسی لە یان تەشریعی کە دەرێ وەساتە یعنی واستە ئەمن کابرایەک واستە لەکنەم دەکە ئەمن مەجبوری مەواستەکەی قبولکەم ئەمە داوای وەساتە دەکەین شخصی وەسیط کە دەکات شخصی سێم قووەیەکی ئەو تۆی نییە کە ئیلزامت بکە لە بۆ ئەوەی نیزاعەکە حەلکە ئەمما برێ داوای تحکیم دەکەین نەری داوای وەساتە دەکەین کە گوتت تحکیم بە قووەترە یعنی ئەو کەسێک کە دێ حکم دەکات کە حکمی کرد یعنی دەبی شتەکەی جێبەجێ بکرێت شتی زۆرمان هەیە بەڕاستی حەزم نەکرد من زۆر لەسەر ئەو مەوزوعانە بڕۆم ئەو هەروەکو چەند نمونەیەکی نامانەوە تایبەتمەندیەکانی زمانی عەرەبی چینە ئەوە زمانی عەرەبی بە هەند تایبەتمەندیدا دەناسرێتەوە کە تایبەتمەندی دیارەکان حرەکاتی ئێعرابیە پێش ئەوەی بچمە سەر حرەکاتی ئێعرابی زۆر جار لە تەڵەبەکانم پرسیارێکیان لێ دەکەم دەرم ئەمگۆ تەڵەبەی قسمی عەرەبی بین لە ئیبتیدائیەوە عەرەبیتان خوێندیە ئێعرابتان خوێندیە تا ئێستا ئایا ڕۆژێک لە ڕۆژان پرسیتت ئێعراب یعنی چی دڵنیام کە ئامادەبووان وەلو من شاشەکەم لێ دیارە نازانم کەسەن کەس لە ئەوەیە دڵنیام زۆربەی زۆری هەموو ئامادەبووان کە گیان لە کەلیمەی ئێعراب بووە جوابەکەیان چیە ئێعراب یعنی شیکردنەوە نەخێر ئەبەدەن ئێعراب معنای شیکردنەوە نییە ئەم کە دەرێم ئێعراب یعنی لوغەتەن نەک ئیصطلاحاً لەلایەنی ئیصطلاحیەوە وەکو علمی نەحو ئێعراب یعنی شیکردنەوە تحلیل دەکەی وفعل ماضیە مبني على التيا بس وەکو حركاتی ئێعرابی
أعرب يعني إعراب يعني بديار خستن، يعني إظهار، يعني إفصاح، يعني إبانة. بەچی دەگوترێ؟ بە زەممە و فەتحە و کەسرە. لەبەرچی پێی دەگوترێ حرەکاتی عەرەبی؟ چونکە تو بەواسطەی ئەو زەممەیە تو دەزانی ئەو ناوەی کە زەممەکەی چوتە سەرێ حرەکەکەی چوتە سەرێ ئیشەکەی کردیە یان ئیشەکەی لەسەکرایە یان ئیشەکەی لە بۆ کرایە، یعنی ئەو حرەکەی فەتحە و زەممە لە بۆت بەدیار دێخی موقعی کەلیمەکەت موقعی ناوەکەت لە بۆ بەدیار دێخی ئەو ناوە دەرە موقعی چێ لە ئێعراب ئیشەکەی کردیە لەسەری کرایە یان هەر شتێکی دیکەیە. ئەوە وەکو زانیاریەکی سەرپێی کەواتە حرەکاتی ئێعرابی ینی ئەو فەتحە و زەممانە لە کۆتایی جوملەی تایبەتمەندێکی کەم زمانەکان هەیە حرەکاتی عەرابیان هەبی. تایبەتمەندێکی کەمان هەیە لە زمانی عەرەبی کە ئەویش تەذکیر و تەئنیثە کە لەوانەیە لە لەهجەی لە کوردی لە لای سۆرانی نەبی بە زواب بزانم ئەوی بیستم لە لەهجەی کرمانجی هەیە تەذکیر و تەئنیث. تایبەتمەندێکی کەمان هەیە ئیشتقاقە. زمانی عەرەبیش زمانێکی ئیشتقاقیە، یعنی تو کەلیمەکەی دەگری پارچە پارچی دەکەی کە جەزرێکی ثولاثیت هەیە ڕەگەکی سێ حرفیت هەیە لێک و پێچی دەکەی وەکی میکانۆیکێکی دەیەخی کەلیماتی لێ دروست دەکەی. كلمة قربيني إنه مثلا بابرين كتبة يعني نسي كاتبة أو شر نسي بس بمعنى شيء كيا استكتبج نسي بمعنى شيء كيا استبراستي مزالي أومانية أو وردد فرقانا بديار بيخين بس هروكو مثال في تاندرم اكتتاب معنى كتيبة معنى كتيبة عسكرية تمشي دلالة تسنجورا كواتا أنواع أشكال لتواني كلمة لي دابريجي تايبت من جيش زماني عربي أو كلماتي قلق زور هي يعني ئەگە بە تعبیرە بازاریەکەی یان بە تعبیرە عامیەکەی برێن متەرادفاتی هەیە نەک ئەو قسەیەم لە بۆ خەڵکی عامێ نەک لە بۆ خەڵکی متەخەسیس لە زمانی عەرەبی چونکە خەڵکی متەخەسیس دەرێن تەرادف لە زمانی عەرەبیدا نییە بەس ئەو لە بۆ بە مستەلاحی بە قسەی عامی دەرێن متەرادفاتی تێدا چەندەها کەلیمە هەیە لە بۆ یەک شت بەکار شیر بابرێن شمشێر سەیف الصارم المهند الحسام إلى آخره كواتا كلماتي زورة بيوستا يعني أو كلمات زوريش ودك لبو كسيش كقصي بعربي بك قصة كردن آسان بي أو كلمة نازانم دوت كمان هي دوت كبكاردينم أو نازان نسمة سرية كشيدي أو بالنسبة تايبن هندق لتايبت من يكاني زمان عربي پرسیارێک ئەگەر بکەین ئایا فێربوونی زمانی عەرەبی بەنسبەت کوردێک زەحمەتە بە شێوەیەکی گشتی زەحمەتە یان ئاسانە بە تایبەت بەنسبەت کوردێک زۆر جار ئەو پرسیارە لە من دەکرێت زۆر جار دەرێن کورد وەڵڵاهی عەرەبی گەلە گرانە زۆر جار بڕوا بکە ئەو تەبعاً بەنسبەت ئاسان و گرانی زمان هیچ زمانێکمان نییە ئاسانبی هەموو زمانە گرانە یعنی وەرە ئەتوو ئەو کوردێک کە من ئێستا قسەی پێ دەکەم کە ئەتوو بۆ کوردی جد لە من دەبی ئەوها بە ئاسانی فێری بووینە نەخێر یعنی 50,000 100,000 پێمان گوترای وەرە هەتا بە منداری وەرە یعنی چی ئافرین هەتا ئەکسپرێشنەکە یعنی بە خۆشحاڵیەوە هەپی فەیسێکی پیشاندا یعنی تێدەگا ئەوە کەلیمەیەکی لۆ زمانی کوردی بەنسبەتمە ئەو ئاسانە نەخێر زمانی کوردیش گرانە کەواتە ئەگە باسی ئاسانی دەکەی هیچ زمانێکمان نییە ئاسانبی بێسەر حازرێکی و ئینەمە ئەوەی کە هەیە چیە دەبی تۆزێکماندی بی چونکە تو بتوێنێتەوە ئەو زمانە سەدەهایان هەزارەها کەلیمەی هەیە هەزارەها کۆدی هەیە هەزارەها وەکو کەلیمە ئەدی لەسەر مستەوای قەواعید لەسەر مستەوای سینتاکس کەواتە ئەمە وشەیەکی یعنی زمانێکی گران هەموو زمانە گرانە بەس بەنسبەت مقارنە لەگە گرانەکانی دیکە زمانی عەرەبی دەتوانین برین بە تایبەتی بەنسبەت کورد ئەو فێربوونە گرانە نییە لەبەرچی لەبەرەوەی ئەمە بە حکمی ئەوەی کە باسم کردیە زمانی ڕسمیمان عەرەبیە و لە مەکتەبی عەرەبیمان خوێندیە یان زمانی دینمان عەرەبیە و بە حکمی ئەوەی کە شعرە قەدیمەکانمان کلاسیکەکانمان زۆر کەلیماتی عەرەبی تێدایە یعنی کەلیماتێکی زۆر خەزینێکی زۆرمان هەیە بێ ئەوەی هەستی پێ بکەین کەواتە ئەوە یەک لە ئیجابیاتەکان ئیجابیاتی دووەم ئەتوو زۆر قەناتە ئەعلامەکان یعنی لەوانەیە داکوبکان
ئەوانەی کە زۆر متابعی ئەخبار دەکەن بەردەوام لەسەر جەزیرەیە لەسەر عەرەبی زمانی عەرەبی زمانێکی بابرین غەریب نییە. بڕوا بکە من تقریبا چەند ساڵێک پێش ئێستا گوتم من زمانی کوردی وەکو تەجروبەیەکی شخصی گوتم زمانی کوردی ئەوە زمانی داکمە يعني لغة الأمة وزمانی عەرەبی زمانی اختصاصمە زمانی ئینگلیزی مشکلەم لێی نییە لۆ محاولەی ئەوەی نەکەم زمانەش فێر بم گوتم با ئەو کاتی بەس یوتیوبمان هەبوو گوتم بە فکرم لە زمانی فەڕەنسی کردەوە بە هەندێک ئیش لەسەر فەڕەنسی کەم یەک مانگ ئەمن ئیشم لە فەڕەنسی کرد بڕوا بکە یعنی هەر وەکو دەرێ سرم لێ سوڕمایە یعنی ژانە سرم پێیگرت ئەتو واز لە ئەوەی بینە هەر کەلیمەت مذەکەر و مؤنەثی خۆی هەیە دووسێ کۆنسنان بە مناسبە و بێ مناسبە فڕە دەدرێنە ناخیندرێتەوە ئیدی بەڕاستی من هەدەفەکەم ئەو بوو فێرە زمانێکی دیکەی بێگانە بم ینی سارد بووم وەکە ئەو شتێم دیت تۆزە کۆنتترۆل ناکرێت وتمەوە زۆر گرانە یعنی وەکی عەرەبی نییە نووسینەکەی مطابقی ئیملاەکەی مطابقی نووسینەکەی بێم یەک لە شتەکان کە زۆر جار بە تەڵەبەکان دەرێم ئێستا مەسەرەن ئینگلیزی زۆر جار مامۆستای ئینگلیزیە ناچار دەبێت بکرێتەوە سەر قاموس بزانی سپێڵی ئەو کەلیمەی چیە لە عەرەبی شتیوامان نییە فێر بە دەتوانێت و لە ئینگلیزی وانە یەکسەر ترانسکشنەکەی نووسرا لە فەڕەنسی دەبی بنووسێ باشە وازم لەوەی هینا ئیدێوارێک کە سەفەرێکی ئەڵمانیام کەتە پێش گوتم بە هەم زیارەت هەم تیجارەت با خۆم فێرە ئەڵمانی کەم و بچم لە بۆ کە چوشم سەفەرەکەشم کرد استیفادەی لێ دەکەم کە چوم فعلەن ئەڵمانیەکەم پێ ئاسانتر بوو بە حکمی ئەوەی کە بابرێن نووسینەکەی باشترە مطابقترە لەگەڵ قسەکردنەکەی بەس تەمەشام کرد ئەتو هەر کەلیمەیەک مذەکەرە و مؤنەثی هەیە هەر ناوەک لەو حالەتەش ئەتو ناچاری بزانی بە سەماع هیچ قاعدەیەکت نییە بەس لە عەرەبی شتیوامان نییە لە عەرەبی کە دەرێی قەلەم مذەکەرە هذای لێ بەکاردێنی کە دەرێ وەرەقە تائی مدەوەڕەی پێوێتەوە و هذه ورقة يعني لەوانەیە 195 کەلیماتەکان قاعدەی هەیە هیچ مشکلەکەت نییە لە تحديدکردنی ئەوەی جنسەکەی ئایا مذەکەرە یان مؤنەثە دەمینێتەوە چەند کەلیمەیەکمان هەیە مەسەلەن مؤنەثی مەجازی پێی دەگوترێ وەکو سەماء ئەرضە ئێکاکەوانش لەبەرکە يعني شتێکی زەحمەت نییە کۆمە لە ئینگلیزی ئێستا مەسەلەن لە عەرەبی لەلایەنی مۆرفۆلۆجی قاعدەمان هەیە یعنی کاردکریمداد لە بدایەت باسی کرد گوتی هەندێک ئەبحاثی هەیە لەسەر ئەکسڵ و عەرەبی یەک لەو بەرنامانەی کە دامنا من ئەکسڵم فێر کردیا کو اشتقاقی فعلی مضارع بکە ماڵی ئیستەخرەجێ دەدەمێ بابرین لە بۆم تا وەزنەکەم لە بۆ دەردەین لۆم دەکاتە مضارع لۆم دەکاتە ئەمر لۆم دەکاتە مەصدەر ئەوە یعنی چی یان هەر فعلێکی دیکەی مەزیدی دەدەمێ ئەوە یعنی چی یعنی ئەو زمانەیە تەواو خاضع لە بۆ قواعد کەواتە هیچ گرانیەکی تێدا نییە بینەما لە ئینگلیزی لەوانەیە وانە بێ تو هەیکت قائمەیەکمان هەیە لە لیستی شازەکان بەبیرمان دێ لە متوسطە لە عەدادی لەو قائمەمان دائیمەن پێ بوو پوت بابرێ right wrote written ڕاستە هەندێک شتەمان هەیە زۆر بەمان هەیە ئەوەیە بەس تێشیدایە شازبی کەواتە بەنسبەت کورد فێربوونی زمانی عەرەبی ئەو شتە زەحمەتە نییە ئەو زەحمەتەیە لە چێ هاتیە لۆ ئەو ناوبانگەی بە دووکەتیە کە زمانی عەرەبی زمانێکی زەحمەتە هەموو سەبەبەکە طبیعەتی عقلیەتی عەرەبیە زۆر جار قسەم لەگەر عەرەبەکان کردیا و بە تایبەتی کاتێک کە من لە مۆستە تەڵەبەی دکتۆرای بووم کۆرساتمان دەخین لەگە مامۆستایەکان مناقەشەمان دەکرد مشکلەی عقلیەتی عەرەبی یان عقلیەتی شەرقی بەعام و عقلیەتی عەرەبی بە تایبەت زۆر ڕەجعیە زۆر دەگەڕێتەوە دواوە یعنی دەرێ سێبەوەی ئەو قسەی کرد ئەتو حەقت نییە کە سێبەوەی یەکەم کتابی عەرەبی دابنایە یەکەم کتابی نەحوی دانا دەرێ ئەتو لە بۆ نییە بێ ئەو فعلەیە ئەو تەسمیەیە ئەو ڕەئیە نەحویە بگۆڕی سێبەوەی وی گوتی ئەتو چی یعنی تەڵەبەیەکی ماستێری یان دکتۆرای قوڕ بەسەر حەدی چییە ئەگەر قسە لە قسەی سێبەوەی دەکا کاکە سێبەوەی ئینکار ناکرێ عالیمە ڕۆژێک لە بیئەیەک ژیایە لە زروفێک ژیایە نە ئینتەرنێتی هەبووە نە قەڵەم وەرەقەی هەبووە نە ئەو قەڵەمە جوانانەی هەبووە بە نەوعەک ئەو کتابەی تەئلیف کردیە جێ ڕێز و تەقدیرە پەیکەری لە دروست دەکەین ئەو ڕێکخراوی ئەمە دامانە بە ناوی سێبەوەی دامانە بەس معنای ئەوە نییە ئەو قسەی ئەو کردی قورئانە و غەڵەتی تێدا نیە ئیدی ئەوە کۆت و بەندێکی یەخستیتە سەر باحیسەکان سەر ئەو کەسانێکە مەناهیز دادەنێن بە نسبەت قاموس یعنی طەڵەبەیەکی ماستێر
ئەگەر لە سەدیراسەیەکی معجەمی بنووسی حەدی چییە منجد بەکاردێنی کە لویس معلوف داینایە لەو ساڵانی ئاخیردان درا بابرێ مقارنە لەگەر قاموسەکانی دیکە یان القاموس المعجم المحيط ئەوانە بەکاربێنی حەدی چییە لەبەر چی دەرێ ئەتوو قاموسی عینت هەیە کتابی عینت هەیە یەکەم قاموسە ئەتوو کو دەبی بێ ئەو قاموسە کۆنا نوێیانە بەکاربینی خەلیل وی گوت کاکە ئەمە هەمومان دەزانین ئەو یەک تۆ سەقافەی لۆغەوی هەبی دەزانی کەلیمە لە دایک دەبی گەورە دەبی دەگۆڕێ و دەشمری ئەو کەلیمانەی لە زەمانی خەلیل بن ئەحمەد الفەڕایدی هەبوو ئێستاکە نەمایە ئەو کەلیمانەی ئێستا بەکاردێ ئەو کاتی نەبووە با تۆزە شتەکەی خورتکەینەوە ئاسانتریکەین لۆ ئێستاکە ئەو جیلە کوردیەی کە لە 50 ساڵ پێش ئێستا وفاتی کردیا کورە 40 ساڵ پێش ئێستا وفاتی کردیا زندیکەوە بینێ لە مەجلیسێکی مەدای بنێت تێمان دەگا ناتێمان ناگە ئەوەندە مستەڵەحی نوێ هاتیتە ناو زمانەکەمان کە وەکو کوردین لەو سەقفە زەمەنیە کورتە کەواتە زمان دەگۆڕێ لۆیە لە عەربی دائیمەن دەگەڕێنەوە لۆ ڕابردوو بەس تەماشای دیراساتی ئینگلیزی بکە وانییە دیراساتی غەربی ئەمن بە کاتی خۆی کە تەڵەبەی جامیعی بوون و متابعەمان دەکرد قاموسی ئۆکسفۆرد دەردەچیتون ئەو پێش زەمانی کۆمپیوتەر و تەکنەلۆژیا بڕوا بکەن کە ئەنگۆ بە خۆتان لەوانەیە هەمووتان ئەو ئەوەی لەو تەمەنە جیلە زەهەبەزار هەبوایە ئەمە نۆتەکانمان نەدەکڕی زۆر جاری وابوو کو خەڵک متابعی مۆدیلی سیارە دەکات بڕوا بکەم ساڵی وا هەبووە چاوەڕێم کردیە ئۆکسفۆردی نوێ دەربچی تەماشای عقلیەتی ئینگلیزیان عقلیەتی من حتا تعامل لەگە زمانی ئینگلیزی دەکەم کومە کە تعامل لەگە زمانی عەرەبی دەکەم کومە تەماشای مەناهیجکە مەناهیجی فێربوونی زمانی ئینگلیزی ئەنواع و ئەشکال منهەجت هەیە با واز لە ئینگلیزی بینن با بمە سەر تورکی بە حکمی ماوەیەک لە فترێک لە فترەکان خەریکی زمانی تورکی بووم ئێستا لێم بپرسە چەند منهەجت هەیە لە بۆ زمانی تورکی پێی دەرێم ئەدەم تورکچەت هەیە پێی دەرێم ئەستەمبۆڵت هەیە پێی دەرێم منهەجی یونس ئیمرەت هەیە یعنی چەند منهەجەکت دەدەمێ بەس وەرە پێم برێ کە دکتۆران لە زمانی عەرەبی هەیە چ منهەجەکەی لە زمانی عەرەبی کە ئەو پرسیارەی لە چەندەها جێ لێم دەکرێت بڕوا بکەن جوابم پێ نییە لۆ عقليتي عربي هربا عقلية كونكا نحوية كدي تعامل لقر أو منهزلكا لواني هندك متخصص مان هبي استاك لو ويبيناريا هروكو قلتم ناو كانم لبردسنية نظام مشيت شنك سلايدة كملكنا لواني متخصص مان هبي ديرلو أدي كتابي العربية بين يديك مانية كاكا العربية بين يديك كابرايتي السعودي داينها لبو كردة داننا أمن يقينمها أتو أقبتوه كردة في زماني عربي بكي دبي عربية لبو دابني بربا بيستي كرد بي يعني دەبی پڕ منهەجەکە پڕ بە بەشن و باڵای ئەو کوردەیە ئەو جلکەی لە بۆ بدوێنی ئەو منهەجەی لە بۆ داتاشی لەبەرچی لەبەرەوەی کابرایەکی هیندی فەرقی لەگە کابرایەکی کوردی لۆیە دەبی منهەجەکانمان تایبەت بی بە کورد ئەوجا ئەمە بەنسبەت مشکلەی منهەجمان هەیە سەرە ڕای ئەوەی مشکلەی منهەجمان هەیە مشکلەی تحليل كردين مان هي تحليل لغوي مان هي لا نحو لا صرف لو وارنا لو انا بري وكوتشي كطلبي دكتوراه ولا موصل درسك مان هو دراسات لغويه حديثه درس برس كردوا وتما مع مستواكي مع مستواكي زور عالم بو متواضع قلتم دكتور من هزدك زماني عربي نحوي عربي عندك شتي طبعا جامعي موصلبوي ناسرا ك يقل الجامعه التراثيه كان زور دستي باحث ناكاتو لبو دراساتي نوي بيولو من دكتوراه كم نسر علم لغه النص بو براغماتيك بو بابرين دتوانين برين يعني ديسكورس اناليسيس يعني شركم كردي هتا عنوانم تثبيت كرديا لبروي توجهي دائما قديمه وجه توجهي قسمي عربي نيل جامعي صلاح الدين ك برو بيشو دروين لا شر كاين لقر منهج كان مغرب وجزائر بيم قلتم دكتور من هنزك زار هزدكم درو لقى طلبه كم دكم قلتي كو قلتم مثلا باو بشاره لبش دار وام كاين بابرين دارين ايه فعل ماضي بابي مسر شاشكي والله فعل ماضي ليس بابرين ليس كو إعراب دكري ليس كو إعراب دكري در فعل لهريك قلنا نقول برسي در فعل ماضي ناقص زور جامد باشا قلتم كو دتوانين أما بفعل إعرابي بكين تعريفي بكين كفعله لكاتك دا ك أما همومان دزانين
أركاني فعل سيا أركاني فعل حدث وزمانة باشا كاني حدث كحدث لنا وليسي لو فرضنا قلت ما حدث شي كذا لو بيبرم فعل باشا لو زمنه كي ماضي بيبي زحمت يعني من استا كباز دكم دريم الجو لطيف المحاضرة مزعجة أو درسية مزعجة لو أنا كشدرين نخير المحاضرة ليست مزعجة استا لهمو زماني عربي يك ليسم لو بينوا لا قرآن لا شعر لوي استا دغوتري لوي دصالي ديك لوي قرن شي دغوتري ليس لبو فعل ماضي بكاربي بزحمت نية ليس لبو نفي كردني استا الجو جميل الجو ليس جميلا انا جالس انا لست جالسا هم استا باشا لو بختاني بكم بريم ليس فعل ماضي او زوره اوش دبي لمش طلبك بتسقيني ها اگر هاشم لنا نسي دبي ساقطي بكم درزي ندمه كواتا خلال هي دراساتك باشا قلت ادي تسيلي بكين قلت زور بسيطه بري اداه نفي تعمل عمل كان واخواته اداه نفي الحال يعني لبروي نحو قديمه كان قلت يعني ليس فعل ماضي جامده دبي من اوهم تزيلا فيري كم كفعل ماضي جامده كاك والله جامد ماضينيه ادي لو بيدا قلت فعل ماضي لبر اوي اعتماد يعني بعد جوابكش بدم ولا يعني فربري كسك بري لو بيدا قلت فعل ماضي لبر اوي اعتماد يعني كرديت السر معيار شي منطقي بيدا قلت معيار الشبه شبه يعني اجشتك بشتك شو الحكمي ويدي لا لكاتك دا او نابتا ابدا نابتا معيار شي طواو لبو دراسه كردني زمان يعني ئەوە وەکو ئەوەیە زۆر جاری واحد لە بازاری دەڕۆی نەفرێکی دەبینی پرسێکی درێژی پێوەیە دەری ئەوە کچە لی دەسوڕێەوە سمێرەی ئەوەن دەی پێوەیە کا پیاوە یعنی من دەکرێت لەبەر ئەوەی پرسەکەی بە پرسی کچان دەچی ئەمن ناوی لێ بنێم کچە نەخێر کەواتە شەبه قەت نابیتە معیارێک لە بۆ ئەوەی ئەمن دراسەیەکی لوغەوی لەسەر بنیاد بنێ بە نسبەت ئەوەی ئەرێ وڵا گەرم بوویمە دکتۆر ئاگام لێ نەبوو 5 دقيقة 3 دقيقة بروا باشا والله يستوى ساعات دي يعني 52 دقيقة قسان دكي والله ما قد 4 دقيقة ماكسيمم 5 دقيقة بيبقى مجالي باش داروانش بلين دزانم بابتك زور لا عندك زورش معايا يعني دەست خۆش لۆ ئاگادارکردنەوەکەی کەواتە مەناهیدی زمانی عەربی یان دراسەکەی زمانی عەربی خۆی لە خۆیدا سەقەتێکی پێوەیە و ئەوەی کە ئەمن باسم کرد بە نسبەت لەیسەی ئەوە یەک شتی زۆر بەسیتە لەوانەیە زۆری جێگران ئێستا قەناعەتیان پێبی و ئیمانیان پێبی زۆر شت کەشمان هەیە کە کاتینیا باسی بکەین بە نسبەت منهەجەکانمان زۆر بەداخەوە ئەو منهەجانە هەموو ڕەنجیان دایتەوە لەسەر ئەو منهەجانەی کە لە وەزارەتی تربیەی خۆمان هەیە یعنی ئەمن بە حکمی ئەوەی گوتیتەوە تەمەشا دەکەی باسی تەڵەبەی قسمی عەربی بکەم ئەگەر مامۆستای قسمی عەربیمان لێرە هەبی یعنی ئەو معاناتیان هەیە دەبینی تەڵەبەی عەربی تەواو تەخەڕوج دەکا لە کۆتاییدا ناتوانی ئینشایەت بنووسی ئاوتکەمەکە چییە لۆ کاکە منهەجەکە سەقەتە خۆ عیبی تێدا نیە ئەگەر سەقەتیەکەی تو تەڵەبەیەکی سەفیەیەکی قوربەسەر دێتن تازە لە سەف شەش هاتیە تو ئەدەب جاهیلی دەدەیە معلقەی ئیمرۆ القەیسی دەیە کابرا هەر باشە تەنازل ناکە كيف نبكي من ذكرى حبيب ومنزل مكر مفر مقبل مدبر معا كجلمود صخر حطه السيل من علي أخذ طلبيش قربسري كرد بحياتي عربي نخي دي تسأت دي أوي ببن جيداد دي توشي يأسي دكي كواتم منهجكان زور سقطة بيوستة ساو بيخشانوي لبو بكري منهجكاني عربي لقسمي عربي كان بتايبتي لوش تايبتر أساسياتكي طبعا بحكم أوي طلبة فيرنابي هستا إنما دورات ما کردەوە ئەو دەوراتێ تەمەشا دەکەم تۆزێک زەحمە تەڵەبێک ئەو هەموو تەمەنەی بڕیات و بێ ئێستا قەناعەتی گۆڕی هەستام لیڤلی دەورەکانم تۆزێک دابەزاند هاتمە سەر ئیعدادی تەڵەبەی ئیعدادی تەمەشام کرد فعلا باشتر تەڵەبەی ئیعدادی دەتوانم کۆنتڕۆل بکەم تەڵەبەی متەوەسطی دەورەکەم کردەوە خۆشتریش بوو لە ئیعدادی چونکە ئەو معلوماتی دەدەیە لەگە خۆی دەیبا ئیدی ئەو جارە ئەمن هەستام جەمپەکەم کرد ئەوە لە بۆ ماوەی 3 ساعت تەواو تەجروبەیە بە خۆشحالیەوە لەگە کاک دکتۆر میلادی دەستمان پێ کرد لە ئەکادیمیای میگامیان پلاس دەورەیەکمان کردەوە لە بۆ تەڵەبەی کورد صفی سێ لە بۆ چار کە عەربی نەخیندە و جێ لە کەلیماتی عەربی نەبووە
الحەمدوللا نەتائجی زۆر 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 سەیرمان بەدەستینە، یعنی بە 36 ساعتی خۆزگە مەجال هەبووە من ڤیددیوەکم هەیە 40 دقیقە قسە لەگەڵ تەڵەبەی یەکەم بە عەرەبی تەڵەبەی سەفی سێ لۆ چار ڤیددیوەکەشم حازر کردی بەس کاتەکە بەشمان ناکە 40 دقیقە قسەی لەگە دەکەم من برسیمە هەست بە چ دەکەی ئەتو هەست بە چ دەکەی تێنیمە چم لۆ دەکەی دەرکەی بکەوە دەرکە قەپاتکە تەڵەبەیەکی کورد فێری ئەو زمانەیە بووە ئیمکانیات هەیە بەس گوناحە ئیمکانیاتە نەکەی بەس وەرە ئەمن پێت دەرم تەمەشای منهەجی سەفی چاری ئیبتیدایی بکە کە هاتم ئەو منهەجیم لە سەریدانا تەسەور دەکەن یەکەم فعل چیە لە زمانی لەو کتابەی دانرایە منداڵی کوردی پێفێرە عەرەبی دەکرێت دەرێ یەتەطەڵع توانە إلى النجوم قورت بەسەری تەڵەبەی سەفیەک منداڵی کورد ئەخە ئەتو بەخۆی توانە تاءکی تێدایە یەتەطەڵع تاءەک و تاءەکت لە بۆ هینە لە نەفسی خەسائیسی سەوتیە باشە ئەو تەڵەبە کو بتوانی ئەو کلمەیە دەرببڕی لو درهم يتطلع ينظر إلى السماء يعني ينظر إلى النجوم كواتا خلال لا منهج ئیدی زۆر بەداخەوە محاولەکان دکتۆر باوەی ما لە بۆ پرسیار و وەڵامەکان هەڵبگرین چکە بەڕاستی کاتەکەمان وا خەریکە یانی نامێنێ دەزانم زۆرت پێ زۆر زۆر سپاس دوای پرسیار نەبوو دەتوانی ئەوانەی ما دەتوانی ئاماژەی پێ بکەیەوە لەگەڵی دووبارە زۆر سپاس لە ئاخیر قسەتەوە دەست پێ دەکەم بەڕاستی کاک دکتۆر هەڵگورد وەکو شۆڕشێکی کرد لە دەورەی زمانی عەرەبی بۆ منداڵان کە باسی پۆلی سێ و چوار دەکات مەبەستمان منداڵە کە هێشتان بەرکەوتنی ڕسمی لەگەڵ عەرەبی نەبوو لە قوتابخانە بۆیە ئەوێ باشترین شوێنە کە تێیدا بێ من خۆشحاڵم کە دەبینم چەند کەسێکی پسپۆرش لەناو ئامادەبواندان نزیکەی 57 کەس 58 کەس لەگەڵمان بوون لەسەر خەت وەبزانم کاک دکتۆر مەریوان ئەویش لە لیژنەی مەناهجە لە وەزارەتی پەروەردە یان لیژنەی زانستیەکەیە ئەوانی تریش دەزانم هەندێکیان اختصاسیان عەرەبیە بەڵام پێم وابوو دەستپێکێکی زۆر باش بەستنەوەی ضرورەتی فێربوونی زمانی عەرەبی و ضرورەتی تێڕوانینمان بۆ زمانی عەرەبی بەوەی کە ناڵێن ئەوە زمانی بەعسە یان عەرەب هەمووی وایە یان بەو شێوەیە زۆر گرنگە ئێمە بەو شێوەیە لە زمانەکان بڕوانین و دەشکرێ وەکو دەرفەت تەمەشای بکەین چ دەرفەتی کار بێ چ دەرفەتی حیوار و دیالۆگ بێ چ دەرفەتی دانوستان و تەنانەت دەستکەوتیش بێ بۆ نیشتیمان و بۆ کوردستان و بۆ خۆشمان وەکو کەس ئەوە زۆر گرنگە بەڕاستی ئەو پێڕوانینە شۆڕ بێتەوە خوارەوە هەم بۆ ناو سیاسیەکان هەم بۆ ناو ئەو نەوانەی کە ڕەنگە تا ڕادەیەک لە ڕێگای منهەجەکانی خوێندن چ بە مەبەست چ بەبێ مەبەست تۆزێک ڕق پەیدا بووە بەرامبەر عەرەب و زمانی عەرەبی یان بەدیوەشی تریش تەقدیس کراوە یان پیرۆز کراوە بەوەی کە لەبەرەوەی قورئانی پیرۆز بە زمانی عەرەبی هاتۆتە خوارەوە مناڵێن عەرەبی زمانی قورئانە نەخێر دەڵێن قورئانی پیرۆز یان یەکێک لەو کتێبە ئاسمانیانەی کە هەیە و کە زۆر بەمان مسلمانین بەو زمانە هاتووە بەڵام زمانی عەرەبی پێشی ئەو دینەش هەبووە بەڵام بەبەستمانەوەی هەردوو دەستەکە هەردوو لایەنەکە هەم لایەنی ئەوەی کە ڕقمان لێ بێتەوە هەم لایەنی ئەوەی کە پیرۆز بکرێت هەردووچیان ڕاستنین و ڕەنگە کێشەمان بۆ دروستکەن بەڵام ئێمە وەکو کورد دەکرێت وەکو دەرفەتێک تەمەشای بکەین چونکە بەرکەوتنی زۆرمان لەگەڵ عەرەب هەیە هاو ینی بەشدارێکی زۆر هەیە بەکارهێنانی زمانەکە زۆرە بەو شێوەیە هەروەها چیش بکرێ بۆ کورد مجموعەیەک پرسیار هاتووە دکتۆر ئەگەرەوە بێ هەندێک پرسیارەکان وەردەگرن ئەوەی دەیەوێ خۆی قسە بکات دەستی بەرزکاتەوە ئەوەی دەیەوێ پرسیار بنووسێ ئاساییە ئەو بەڕێزانە دایانەوێت قسە بکەن حەز دەکەین لە چوارچێوەی بابەتەکە بێ ئەگەر پرسیارێکی دیاریکراو هەیەت کە پرسیارەکەت بکە ئەگەر شتێکی دیاریکراویش دەتەوێت بڵێ پەیوەندی هەبێ بە بابەتەکە سوپاس دەکەیت مامۆستا سۆران ساڵح بە سوپاسەوە مامۆستا سۆران فەرموو مامۆستا جان فەرموو مایکەکە کراوەتەوە بەس جێمان لە دەنگت نییە مامۆستا سۆران جێمان لە دەنگت دکتۆر کەریمی وەگرین هەتا مامۆستا سۆران مایکەکەی حازر دەبێت باشە مامۆستا سۆران مایکەکەت حازر نییە دکتۆر کەریم فەرموو دکتۆر کەریم
ئەگەر ئەم کاتتان باش کاکتۆریان دکتۆر جان باشتر زۆر سپاس. دەستخۆشی لە کاکتۆرال گورد دەکەم بەڕاستی بۆ من بەڕاستی سمینارێکی تازە بوو تا ئێستا قسە لەسەر زمانی عەرەبی نەکراوە ئەوەی کە هەیە جەنابەت سپۆری ئینگلیزی هەر لەسەر ئینگلیزی قسە کراوە و ئەمەی کە وروژاندی لە ڕاستیا شتی تازەشی وروژان بۆ نمونە یەکێک لەوانەیە کە من ئەڵێ پرۆگرامی تایبەت بۆ فێربوونی زمانی عەرەبی وەکو زمانەکانی ترکە من بۆ نمونە لە ئەنگلیزیا سانڕایزەیە و فامیلی فرەنسیە زۆرمان هەیە لا ینی لەو جۆرە پرۆگرامانە من ئەوەی کە پرسیار کاکتۆرە گورد ئێوە لە بواری ڕێگەکانی وانەوتنەوەی زمان ئەو توێژینەوانەی کە ئەکرێن نازام تا چەند ئاگداری ئەوانە کۆمەڵێکمان هەن بەرنامەجن یعنی ئایا لەسەر فێربوونی زمانی عەرەبی چەند کراوە توانراوە سوودی لێ ببینێ یاخود نا چکە من بۆ خۆم لە ڕاستە دراسەم عەرەبی بووە هەر لە سەرەتایی تاوەکو ماستەر و دکتۆراشم هەر بە عەرەبی نووسیوە و توێژینەوەکانشم هەر تا مەرحەلەی پرۆفیسۆری هەر بە عەرەبی نووسیوانێکیم بە کوردی نووسیوە وانە سوودم لێ نەبینیوە لە ڕاستیا بەس بۆ دەوڵەمکردنی زمانی کوردی و بڵێن کتێبخانەی کوردی و ئەوانە بۆ خۆم کتێبم هەبووە لە بوارەکە یعنی پرسیارەکەی من ئەوەیە تا چەند سوود لەو تێزی دکتۆرا و نامی ماستەرانە وەرگیراوە ئەمە یەک دووەم ئەوەی کە من تێبینی ئەەکەم کاک دکتۆر لە ناو بەشی زمانی عەرەبی من ساڵێک دو ساڵێک دەرزم وتۆ لای خۆمان مامۆساکان بە کوردی قساکەن یعنی نەحو بە کوردی ئەڵێتەوە بۆ نمونە کوردی نەحوەکە عەرەبیە بەڵام قسەکردنەکەی بە کوردیە یعنی وەکو بەشی ئینگلیزی نییە بۆ نمونە بێت بە ئینگلیزیەکە هەموو قسە بکات کە دێتە ژوورەوە تا کۆتایی بۆیە هەستم پێ کردو ینی مەرحەلە چواری عەرەبی بووە دێڕێکی عەرەبی بە تەواوەتی نەیزانیوە بخوێنێتەوە ئەگەر فەتح و زەمەی لەسەر نەبێ هەر نازانێ عەلی و عەلا کامیان جیاوازیان چییە دەستخۆشی لێ یەکەم دووبارە بە کاتە نەگەم کاک دکتۆر جان زۆر سپاس کاکتۆر هەڵگر یەک دوێ چتر وەرگری یان یەک وەڵام بدێ والله هی وابزان لۆی لەبیرمان نەچی وتوانین حەقی لەبەر ئەوانەی تر گوتمان زۆرتر بە کورتی دەدەمەوە پرسیاری کرد کاک دکتۆر لە سەتەڕایق تەدریس ئەوەی ڕاستی لەبەرەوەی بە حکمی من خەریجی ئادابم ئەمە لە تەربیەش دەرسم نەگوتیتەوە نەشم خوێندیە بەڕاستی من معلوماتێکی ئەوتۆم نییە لەسە تەڕایق تەدریس بەس وەکو تەکنیکی فێرکردن ئەگە باسکەین تەماشا دەکەین هەندێک محاولات لێرە و لەوێ هەیە یەک لە محاولە باشەکان قەنات ئەو سایتی جەزیرە کردیتی کە شتێکی زۆر باشە دەتوانن خەڵک ئیستیفادەی لێ بکە بەس هەر محاولەیەکی خراپە یعنی کەمە بابرم کامیل نیە لە بۆ کورد ئەمە پێویستە منهەجی کوردی لە بۆ تەڵەبەی کورد منهەجی تایبەت دابدرێن بەنسبەت ئەوەی دەرز لە بەشی زمانی عەرەبی بە کوردی دەگوترێتەوە ئەرێوەڵە ئەوە کارە ساتە بەس زۆریشمان لە درا بەس نامێ قسام کەم بالێرە کۆتایی پێبینم دەست خۆش بێ زۆر سپاس مامۆستا ڕێبوار فەرموو سڵاو کاک دکتۆر دەست و خۆش بیلۆ ئەو وێبنیارە گرنگەی سپاس بەڕێزی بەڕاستی کاک دکتۆر دوو پرسیارم هەبوو یەکیان بەڕاستی تۆکو تێبینی ئەگەر باز بکەم وشیاری ینی بڵێن لە ناو کۆمەڵگای کوردی تقریبان پێش ئێستا کەمەک خراپ بوو بەرامبەر بە زمانی عەرەبی یەک دیانوت زمانی داعشە دوو دیانوت موچەی نانێرن بەڵام ئێستا باش بووە یعنی ئەمە لە سنتەرەکان کە دەرسی دەڵێنەوە فێرکردنی زمان ئێستا باش بووە بەهۆی ئەوەی کە کاک دکتۆرش خاڵەکی باس کرد کە بەشداری دەکەن بۆ بازاری کار یعنی بەڕاستی ئەوانە ئێستا زۆر بووینە ئەوانەی ئیش دەکەن و زمانی بازاریان دەوێ خۆیان فێر دەکەن دووەمیان خاڵی دووەمەکو پرسیار گەلە کاک دکتۆری بکەین زمانی ئینگلیزی ئێستا لە باخچەی ساوایانەوە دەخوێن لە 4 ساڵیەوە دەخوێندرێ پیتەکانی فێر دەبن بەڵام زمانی عەرەبی وەکو وەزارەتی پەروەردە لە پۆلی 4 ینی دەخوێندرێ ئەوش پیتەکان دەخوێندرێ کەواتە دەکاتە 10 ساڵ ینی ئایا ینی قوتابی و بڵێن منداڵ توانای نییە ئەو زمانەی فێر ببێ یان هەر بۆ خۆی ینی بڵێن ئەگەر تێبینی قسەی چێ بێ لەسەر ئەو خاڵی دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستا ڕێبوار ئەوەی دیراساتەکان باز دەکەن منداڵ حتا تەمەنی 2 ساڵی زۆر بە ئاسانی فێری زمان دەبێت یعنی دەتوانی 2 زمانی ئەتیادی فێر بکەی لە گچکەیەوە هیچ ڕێگر نییە و ئەگە برین لە سەفی 4 دەتوانین برێم یعنی معقولە شتەکە زۆر
خراپ نییە بەس مشکلەیمە لەگەر منهەجەکەیە و لەگەر ئەو کەسەیە کە منهەجەکەی دەرێتەوە کە مامۆستایەکەی ئایا ئەو مامۆستای ئامادەی ئەو منهەجە بێتەوە حەقی منهەجەکەی بدا یان نەخێر کەواتە ڕاستە زمانی ئینگلیزی لە باخچەی ساوایانەوە دەخێنرێ بەس بە حکمی ئەوەش کە حرفەکانی زمانی عەرەبی لەگە زمانی کوردی یعنی هەبابرێن حرفەکانی کوردی نووسینی کوردی سەرچاوی گرتە لە نووسینی عەرەبی زۆر پەیوەماندی نابی یعنی ئاسانتر نەزڕەیەکی ئاسانتر لە زمانی عەرەبی وەردەگری یعنی بیدایەت لێی ناترسێ چونکە حرفەکان وەکی ئینگلیزی نیە حرفەکان مەئلوفە لەکنەوەی ئیدی وەکو دەرێ لا دەیر مشکلەمان نیە لە سەفی چار بەش مشکلەمان لە منهەجەکەیە. دەست خۆش بیت زۆر سپاس. مامۆستای بەڕێز یەک دوو مامۆستا لە کۆمنتیان نووسیە یەکەیان دەڵێ ئەو مامۆستایانەی ابتیدایی عەرەبیان کردە دوژمنی مایانی ئەمەیان کردە دوژمنی زمان ڕەنگەوە بەشێکی ڕاستی تێدا بێ وەکو گوتمان بەمەبەست بێمەبەست ئەو شتە هەیە بەڕاستی ئەو شتە دروست بووە. هەروە مامۆستا دڵشادیش دەڵێ ئەو زمانانەی کە لێک عائیلەی لوغەوی دێن ڕەنگە فێربوونیان تا ڕادەیەک ئاسانترە وەک لە زمانێک کە لە عائیلەیەکی لوغەوی تر جەنابەت دەزانی کە عەرەبی زمانێکی سامیە لغات سامیە بەڵام ئینگلیزی کوردی لە یەکێکە لە زمانە ئاریەکان یان ئیندۆ ئەوروپیەکان کە هەیە بۆیە مامۆستایەکی بەڕێزیش دەڕێ ئەمن زۆرتر یان ئاسانتر فێری ئیتاڵی دەبی وەک لەوەی زمانی عەرەبی یان یەکەچتر دەڵێ ڕووسی ئاسانتر فێر بووم وەک لەوەی کە زمانی عەرەبی بێ ئەو بە شێوەیەکی گشتی بوو. دکتۆر مەریوان شێخ بزێنیمان لەگەڵە فەرموو دکتۆر وابزانم سەرۆکی لیژنەی زانستی منهەجی عەرەبیە لە وەزارەتی پەروەردە ئەگەر هەڵە نەبم مامۆستا ڕێبوار نووسی بووی لە کۆمنت فەرموو. بەڵێ ئەو کاتتان بەشوە ڕێزان باشتر زۆر سپاس سەلامەت بێ. وڵا ئەمن لە پرسیارەکەی ئەخیریان لە ئەوەی بەشەی ئەخیری دکتۆر دەست پێ دەکەم کە باسی مەناهجی کرد یان مەناهجی عەربی فێربوونی عەربی کەمە. طبعا ئەمن ماستێرەکەم لەسەر ئەوەی تعلیم اللغة العربية لغير الناطقين بها فێربوونی عەربی لە بۆ غێری عەرب ئەوە اختصاصەکی خاصە لێرە نییە لێرە 4 ساڵ پێشتر لە جامعەی سەرمۆ کردی بیانەوە بەس بەڕاستی هیچ پەیوەندی بۆ بەشەیە نەبوو. وەکو مەناهج زۆر مەناهج هەیە لە هەموو دنیا یعنی لەوانەیە ئەم لە خۆم 30 هەتا 40 مەنهەجم دیتیە بەڵام ئەوەی لێرە بەناو بانگە عەرەبیە بینێدێک ئەویش خوا خێرم نەنووسیتن کە من وەم کرد لێرپانە بڵاویتەوە پێستا زۆر بەستەقەی تێنەوە بەڕاستی نیەتەکەت خێر بووە مەڵێ خوا خێر نیەتەکەت خێر بوو نیەتەکەت باش بوو والله ئوستاز یعنی ئەو مامۆستایانێک کە دروستیان کردیا بەس ببینیت چیان لەو کتابە کردیا ینی زۆر پەپەتی لێ دەخۆی ئەو وەکو مەناهج ینی زۆر مەناهج هەیە بەڵام لەوانەیە لێرە بڵاو نییە یان خەڵک ئیشی پێ ناکە بەنسبەت ینی لایەکی دیکە مەنهەج ئێستا دەگۆڕێتن لە وەزارەتی پەروەردە ساڵی داهاتوو ئەو ساڵ مەرحەلەی چوارەیان پۆلی چوار گۆڕا و دوای ساڵی داهاتووش 5 دەگۆڕێ شتێکی وایە؟ نه ئوستاز ساڵی داهاتوو پۆلی چارە ئێستا تقریبا دوێ پێرێ آخر ئەپدێت کرا تەواو ینی تەواو بووە مراحلی ئەخیریتی و دەستە چاپ ساڵی داهاتوو پۆلی چاری سەرەتایی دەگۆڕێ ئەو جا ساڵی پاشتر پۆلی 5 و 6 و بەو شێوە ئەوەی ئێستا ئیشی لەسەر دەکەین ئەوەی کاکتۆر گوتی و خەڵک داوای دەکا بزەبت ئەوە لە بۆ کورد دانرایە یعنی ئەم بخۆم زیاتر سەرپەرشتی دەکەم قەوم عەلمیمە لەو کتابە تەوزیفی ئەوە دەکەین ئەو مفرداتانەی کە لە کوردی بەکاردی عەرەبی و لە کوردی بەکاردی ئەوانە ڕەچاو بکرێت تەوزیفی ئەوانە دەکەین کە ئەو پیتانەی لە کوردی هەیە و لە عەرەبی هەیە مثلا تەڵەبەی کورد گەیشتە چاریپتایی مشکلی حرفی دال و ڕا و زای و سین ئەوانەی نییە ئەو ئیشەکە لە سەرەوی دەکەین زیاتر احتیمام بە مشکلێکمان هەیە ئەمە لێرە دەمێ ئەو قسێ زۆر بە دەقیقی دەکەم ئەوەی چەند ساڵە خەڵک فێر دەبوو یان لە کولیە تەربیە یان لە کولیە ئاداب فێر دەبن هیچی لوغە نییە هەمووی پێی دەڵێن معلومات عن اللغة تعلیم اللغات جیاوازە لەگە معلومات عن اللغة یعنی کاک دکتۆر هەڵگورد دەزانی وەچ باس کرد برێن نەحو و سەرف و ئەدەب جاهلی و عەباسی و ئەوانە هەمووی معلوماتە لەسەر لوغە هیچی لوغە نییە هیچ تەڵەبەک نییە لە کولیە ئادابی لە تەربیە بیتن بتوانی بێ 10 دقیقە قسەمان لۆکا بە زمانی عەرەبی چونکە هیچ زمانیان فێر نەکردێ فەقیرێ بەڵام بە سەتان دێرە شعرێک لۆ دەرێ بە سەتان ڕستەی لەبەرە یعنی بابرێن معلوماتی لەسەر لوغە هەیە سیبەوەی هیچێکی دەپلانە بەس هیچ کاتێک ڕێیان پێ نەدایە کە قسە بکە ئەمە ئێستا منداڵی کورد یعنی ئەم دراسەم کردیە شتێکی پێی دەڵێن الکەفاءة اللغویە
والكفاءة الاتصالية. كفاءة لغوية يعني استا من دار الشكور بيتا شش إعدادية لواني نزكي زياتر لهزار وشي عربي دزانيتن بلام أو بدين كفاءة لغوية بلام كفاءة اتصالية. كفاءة اتصالية سيا بتواني بنوسي يا بتواني قصي بيبكاتن أو مانية چونکە لەبەرەوەی لە ساری ابتداییەوە تا دەگاتە 12 یەک بەشەر نەک پێی نووسە نەهێشتی قسان بکە هەر معلوماتیاندایێت هەر مێشتی پڕی وشە بووە ئەوەی ئێستا دادەنێ ناو منهەج دەبانێت تەڵەبەکە بە فعلی لە ناو سەف قسە بکە یعنی هەمووی لە ئەساسی حیواراتە ئەگەر مەجال هەبی یەک دقە باسی منهەجەکە دەکەم زانە و تەسمیم وڵای دکتۆر مەروان ئەگەر یارمەتیمان بدەیت کە خەڵکێکی زۆر پرسیاری هەیە ئەگەر کورتی پێمان كومنتكم هي لسر سيد دكتور مريواني اكيد مجال بدين دكتور بس منهجك مثلا هر بولك شش وحده لهر وحدك لبيني تسلو 35 كلمه نويتي داودي يعني تعداد بيتن كرسته وحده دو هر او تسل كلمه يزو باش شي لقى خوي دبا ديستان 35 كلمه دي كبا بيستنو بنوسينو باجيرتنو بهم زوره كان جيلي دبي حوارات ذكري لنا وسط والحاصل يعني لهر وحدك تسل كلمه لو 35 وي الدكتور باسكر زور راس يعني يتطلع توانا الى النجوم والله نزاني توانا معنى النجوم معنى نزاني يتطلع يشتيا حتى صفقش تعال كان زين موضوع سيا بس اوي اما ايش كسده كان لهر وحدك تسلسل بينس كلمات داخله او كلمانش للرجال الرسم فيري ده كان هر وقت جنابتن هم من دالتان هي كو فيري وشكان ده كان زماني كردي يعني زماني داي للرجال رسم مثلا دزار بيدري او درجايا حتما الفير دبيتن يعني ربطك دروس دبي لبيني وش درجة لقر دكتور مروان گەیشت دەست چاوت خۆشوی زۆر سپاس دکتۆر ئەگەر ئەگەر کۆمنتێک هەیە والله دكتور للراهي خوي كومنتك دكم باشە فەرموو انه اكيد منهجي يعني براستي او منهجي بيشتر هبو منهجي انغورو طبعا كرت براستي كارسابو اي عربي براستي حياه برو يعني امن لجني تقييمه كبوم لا صفيتار في 12 اي عربي بروابك منهج كان هنا لبو قسم عربي لجنيه كان دانا تقييمي او منهجيه بكان يعني منهجه برا وبربو لا غلط ايدي اما رابورت مان نوسي المهم باپیژناکە باسی ئەوەی بکەین ئەوەی ئەم دەمەوێت بێم چکە وەختەکەمان کەما بە برادرانی بەشداری کەن بەس یەک داواکاریم هەیە تکایە ئەو منهجەی کە دادەنێن تعمیمی مەکەن بەسەر هەموو مەکتەبەکان چەند مەکتەبەک وەکو سامپڵ پایلۆت بکەن وەکو پایلۆت بەڵێ فیدباکی وەرگن بزانە لەگەر خوتەی زەمانی دەگونجێ لەگەر عقلەتی تەوەی دەگونجێ ئەخطای ئیملایی چیە یعنی یەکسەر هەموو مەکتەبەکانی هەرێمی کوردستان ئەوە مەکان تکایە ئەو ئیشەیە خێرتان دەگاتێ هەم وەکو مەسرەف هەم وەکو حیات چوونەک کە ئەو هەموو غەڵەتە لەناو منهەجەکان دەبینین هەمجارێ دەستەکان گەیشت دکتۆر زۆر سپاس مامۆستا ڕێبین جەباری دەڵێ من کەفیفم و خەریجشم دەڵێ سڵاو بگەێنە سڵاو ڕێزم بگەێنە بە دکتۆر هەڵگورتی خۆشەویست بگورە دەڵێ ناتوان بە کوردی بنووسم لەبەر جیازەکەم با بڵێنەوە نییە پێم گوت ئەگەر حەز دەکا قسە بکات دەتوانم مایکی لە بکەمەوە بەڵام چاوەڕێی جوابی مە ئەو کاتە مامۆستا ئامان پاشان مامۆستا ئارەزوو مامۆستا ئامان فەرموو ئێوارەتان باش دەستان خۆش زۆر سپاس مەمنون سپاستان دەکەم دەرفەتە وڵا پرسیارەکەی من هەر لە دکتۆر هەڵگورد لەوە بوو ئەو زمانانەی با بڵین کەوا وەرگیراون لە زمانی تر خۆی باشتر لەوانێ بزانێ مقتەبەسن بۆ نمونە وەکو زمانی تورکی بۆ نمونە لە 4 زمان وەرگیراوە لە عەرەبی و فارسی و فەڕەنسی و ئینگلیزی ئایا ئەو زمانانە یان وەکو زمانی تورکی ئایا ئەو حەقیان هەیە کەوا پێیان بڵین زمان یان دەبێت پێیان بڵێ ما بڵین کریۆڵی یان هەجینی کە زمانانێکن کەوا لە غیری خۆیان وەرگیراون ئایا ئەو حەقیان هەیە پێیان بڵین زمان یان پێیان بڵین بن زمان یان زۆر کەلیمەی لەوەیە ڕق و شتتر هەبێت لە سۆشیال میدیا بۆم لە زمانی دزراویان وەرگیراو لە غیری خۆی ئایا دەتوانین پێیان بڵین زمان یاخود زمانی ئەمە ئەو پرسیارگیمە یەک تێبینیم هەبووە لەسەر لەسەر ئەو بابەتی کە دکتۆر باسی کرد لەیسا طبعا جمهوری نوحات لەسەر ئەوەنە لەیسا فعلی ماضیە بۆیش دەڵێن طبعا ئەو هیچ کەوا دەڵێن ناقیسە و با بڵین جامدە ئەوەیان دەزانین بەڵام لەسەرەوەی کەوا دەڵێن ماضیە بۆ پێی دەوترێ لەوەی دکتۆر خۆشی باشتر بزانێ لەبەرەوەی با بڵین تائی تەئنیث و شەبه معیاری شەبه و علاماتەکان وەردەگری
بەڵێ بەڵێ تو دەرێ ذهب تو دەرێ لەستو بەڵێ کەواتە لەبەر ئەوە کراوەتی وایە ئەوە معیاری شەبەکەیە وایە بەڵام هیچ حرفێکی دیکە هەیە ئەگەر لەیسە حرفە هیچ حرفێکی دیکە هەیە ئەمانە وەربگرێتن ئەمە دەست خۆش مامۆستا ئەماس دەست چاوت خۆش بێ زۆر سپاس فەرموو زۆر سپاس بەڕێزی بەنسبەت ئەوە مامۆستا ئەمە ئەو دیراسە لوغەویە ئەمە دەبی وەصف بکەین ئایا ئەو ئارتیکڵ ئەو ئەداتەیە چی ئیشە بکە بە وەصفی ئیشەکەی دەکەیت ئەمە کە ناوی لێ دەنێن ئادات لنەفی الحال يعمل عمل كان مثلا دەتوانی بۆ نوعی ئێعرابی بکەیت ئەوەی ئێعرابە ڕاستەکە تحلیلێکی دراسەیەکی وەصفی حسب منهجێکی وەصفی نەک حسب منهجێکی منطقی کە برێم لەبەر ئەو بە فعل ماضی دەچی ناوی لێ فعل طبعا وأزيدك من البيت شعرا با ئەوەش لە بۆ بەشداربووان ئەو پرسیارش بکەم یان بیرژێنم ئایا دەزانی فعلی مضارع لە ناوی مضارعە بڕۆن دوای لە بۆ خۆتان لە دوی بگەڕێن ئەخە لە هیچ زمانێک ئەوەش دەست کەم و کوڕی لە دراساتی عربی ئەخە ئەمە کە دەرین تەقسیمی فعل بکە لە بۆ ئەزمینە لە زمانی عربی دەرێ ماضی کاکە ماضی زەمانە ئەهلا وسهلا بەس کاکە مضارع زەمن نییە ئەمە سێ زەمانمان هەیە لە هەموو دراساتی لە هەموو فەلسەفە لە هەموو وجود ڕابردوو ئێستا داهاتوو ماضی حال مستقبل ئەخە پێم نارێ ئەتوکو بە فعلی مضارع دەرەی زەمانە تخوا فعل ئەمر زەمانە کاکە زەمن نییە دەرێ مضارعش لە بۆ حال و استقبال بەکاردێ يعني تناقضاتي قالك زور تدايا ولبو إيمان جشتان نكم درن فعل مضارع يعني فعل مشابه برشارة شكت كرت دتوانين بزماني تركي برين زمان أكيد زمانه بما أنه سيستمك أو جماعة لغوي تيك دقان إصلاحي عن نسري كرديا بل زمانه وهيز مشكلين وقد قد كردني كلمة لا زماني ديكا بعيب ناتي أو قصي ما مستعب لا بشيوا كدائما أقصي دكا دري نابي أما الشرم لو يبكين ككلماتي ديك بيتنا وزمانه كمان دري فارسي مثلا چندها كلمة عربي بردية بس دبروي حزاري خويه ومشكلين وشعور بنقصناك بكاري ديني بس لو أنا أمن حسب كم بالشرم دكم ككلمة عربي بكار ديني أو زور باشا بس ياركي تري أو بو لسر زماني تركي أنا بزمان دا دندري يعني بزماني دزراو يعني بنزار يعني شيوزار بما أنه تعريف كان ليس تطبيق ذهبي أصوات يعبر بها كل قوم عن أغراضهم طواو زمانه زۆر باشە دەست و چاوت خۆش بێ مامۆستا ئارەزوو بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو زۆر سپاس بەنسبەت زمانی عەرەبیەوە کە ئاماژە کرا لە پۆلی چواری سەرەتاییەوە با بڵێن چواری بنەڕەتیەوە دەست پێکە زمانی ئینگلیزیش لە قۆناغی باخچە و با بڵێن لە دوای ئەوە دەست پێکە نازانم بەنسبەت ڕەئی بەڕێزت کاک دکتۆر ئێمە پێمان وایە بە پێی سەرجەم کتێبە ئاسمانەکان و هەروەها بڕیاری نەتەوێ گرتوەکانیش منداڵ نابێت تاوەکو ئەگاتەوە بڵین تەمەنی 10 ساڵی کە بازنەیەک تاوەکە جگەر لە زمانی دایکی زمانێکی تر بخوێنێ کەواتە شوێنی زمان عەرەبەکە کە لە پۆلی چوارە شوێنەکەی دروستە بەڵام کاتێک کە زمانی ئینگلیزی لە باخچە و لە قۆناغەکانی خواردتر بڵێن سەروتر عەفوە خوێندێت لە بڵێن 1 و 2 تاوەکو 3 بەڕاستی ئەمە کارەساتە بۆ لەبەر ئەوەی ئەو مناڵە تووشی شۆکی کولتوری ئەبێت بەڕاستێکی تۆ کاتێکە لە پۆلیەکی سەرەتایی فێریەکەی کەپ پشیلێ و دەک سەگە ڕەم بارانە ڕەنج کەس ئاندەگس کاتێک کە ئەڵێ وەرگێڕانی وشەی بۆ ئەکا کە سەگ و پشیلە ئەبارەکە ئەمە ئیدیۆم کەواتای باران شخصە دەبارێت کەواتە ئەمە کاریگەری هەیە لەسەر وەرگرتنی زمان لای مناڵ لەو قۆناغەدا یاخود ئەتوانین بڵێن هۆکاری لە ناوچوونی زمانەکەمانە بۆ لەبەر هۆکاری ناوچوونی هەر زمانێکیش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تاکەکانی ڕوانینیان بۆ بەشکۆمەندی زمان نەوی ئەکەن اینجا نازام ڕەئی بەڕێستان زۆر سپاس زۆر سپاس مامۆستا بەنسبەت ئەوەی ئەمە باسی فێربوون و قابلیەتی فێربوونی زمان دەکەین ئایا قابلیەتی هەیە لەو تەمەنێ بەڵێ فێردەوی بەس ئایا خراپەیان خراپنی ئەوە شتێکی دیکەیە نقطەی دووەم لەوانەیە ڕێیەکی پێچەوانم هەبی نەخێر بەڕای من با لە تەمەنێکی گچکەوە بخیندرێت لەبۆر ئەوەی فێربوونی زمان بە گچکەی زۆر ئاسانترە لەوەی کە بە گەورەی فێری دەبی ئینسان لەبەرەوەی ئەو کاتی تەرکیزی نامینێ و مێشتی صاف نییە و ئیدی چەند هۆکارێکی دیکە هەیە لۆیە بە ڕەئی من وا تەجروبەشمان هەیە ئەمە هە لە ناو عائیلەکەی خۆمان مەسەلەن چەند مندارێکمان هینە با حکمی ئەوەی تەخەسوسمان لوغەیە کوردی و ئینگلیزیمان
قسە کرد لە یەک لەحظە ئیدی هەردوو زمانی زەبت کردی و هەردووچی کۆنتترۆل کردیا یعنی هیچ مشکلێکدا نابێت شخص دەست خۆش بێ دکتۆر کاگڕێبین ویستی ئەگەر پێوێ قسەیەک بک گوتی دەمەوێت وەڵامێک بدەم فەرموو کاگڕێبین. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر خۆشحاڵ خۆشحاڵتر بووم کاک دکتۆریش لێرە دەبین و زۆر سوپاسی ڕێخێرانی ئەم وەی بینارە دەکەم و بە خێراتنی کاک دکتۆریش دەکەین. خوا سەلامەتان کە والله ئەوە کە نووسی بووم ئایا کە وەڵام دەمەوە مەبەستم خودی واتای مضارع بووە هیچ دکتۆر هەڵگور بە خۆی جوابی داوە بەنسبەت ڕاستی منیش ویستم ئەوە بڵم خودی معنای لەیسە نەمدەزانی هەتا تازە زانیم کەەوە فعل ماضی نیە ڕاستی ئەم خودی خۆشم هەروە فێرکرابوو کە فعلێکی ماضی ناقصە 4 ساڵی کولش هەروە فێرکران کە ئەوە ماضی ناقصە. ئەم معلوماتەمان لە کاک دکتۆر فێربووین خوای گەورە جەزای خێری بداتەوە بەڕاستیەوە ئینشەڵا دەبێتە هۆی بیدایەتێکی ئەوەی کە دیسان مراجعی ئەو نەحوە بکەینەوە کە فێر بووینە بەشێکی ئەو بەشێک کە دووەرمان گرتووە. دووبارە بە خێراتی کاکە دکتۆر. ڕێبین یەکەکە لەو تەڵەبانێک کە بەڕاستی معجەبی بووم و ئەرخوای گەورە چاوەکانی لێستاندیتەوە بەڵام چەندەها نیعمەتی دیکەی دایتێ کە زۆر جار پرسیارم کرد ینی مووقفێک بەبیرم هاتەوە ئێستاکە غەڵەتەکەم جملەی غەڵەتم گوتم چێ سی کەسی لەگەڵ شعبەی بوو گوتم چێ ئەو غەڵەت چم گوت کەس هەستی پێ نەکرد ئیدی ڕێبین تاکە شخص بوو کە جوابی داوە گوتم بە 6 جۆتە چاوی ئەنگۆ ئەو غەڵەتتان نەدیتەوە ڕێبین بە بێچاوی خۆی دیتەوە. ڕێبین ئەو تەڵەبە بوو کە یەکەم محازەرەی دەرسی عروزی کە دەرسێکی مۆسیقیە چوومە ژۆرە یەک بیتی لە بۆم خوێندەوە گوتم ڕێبین ئەتوو دەبێ شاعر وفعلا پاشی چەند دانیشتنێکی VIP یەکەم بیتە شعری لە بۆم نووسی وەکو ئەو کابرای کە لە عەسری عەباسیە لەسا وەزنی شعری بحوری خەلیلی شعری نووسیە بەڕاستی تەڵەبەیەکی یعنی ناوی لەم شاعرێکی دەگمەنە کە لە ئەو لە ساڵی عروزم گوتیتەوە کەم تەڵەبەم هەبووە وەچی بتوانی ئەوها بە سەلیقە و بە جوانی و بە لە عەرەبەک لە سەدەها لە هەزارها عەرەب بتوانی جوانتر شعرێک بنووسی عروضی و خەلیلی و دەستەکانت خۆشوی بەخێر. پاش فەزلی خۆی وزودی ئەوە بوو لە پاش فەزلی خۆی گەورە. زۆر سپاس مامۆستا ڕێبین خۆشحاڵم کە لەگەڵمان بووی. دکتۆر سارا سەرۆکی بەشی زمانی عەرەبیە لە پەروەردەی بنەڕەتی. فەرموو دکتۆر سارا مایکەکەت بکەوە فەرموو. ئەگەر پرسیارەکان کورد بکەینەوە چکە دووسێ کەسی تریش دەستیان بەرز کردەوە بە شیوانش بکە کاتەکە فەرموو. دکتۆر سارا مایکەکەت دەتانی بکەوە. ئەگەنایە کەشکەوە گرین لۆ سڵاو و ڕێز شەوتان باشتر زۆر سپاس. زۆر سپاس کاک دکتۆر هیمدات بۆ ئەو دەرفەتە بۆ ئەم وێبنارە گرنگە دەستی دکتۆر هەڵگوردش خۆش بێ بەڕاستی زۆر گرنگ بوو دەستت لەسەر کێشەکان دانا یعنی پەنجەت لەسەر کێشەکان دانا و هیوادارین ئەو شتانە ئیشی لەسەر بکرێت لەلایانی پەیوەندیدار بەڕاستی زۆر گرنگە بابەتێکە بوویستم پێشنیاری بکەم بۆ بەشەکانی تر ڕاستی دەورات هەیە مامۆستایان دەنێردێن بۆ دەرەوەی وڵات پێشنیار دەکەم بۆ مامۆستایانی بەشی عەرەبیش ئەو دەرفەتە هەبێ بچنە وڵاتانی عەرەبی یعنی چکە بەڕاستی یعنی بەبێ هیچ مجاملەیەک مامۆستایانی عەرەبیش پێویستیان بەو شتەیە کێشەیان هەیە خۆم وەکو سەرۆکی بەشی عەرەبی و 13 ساڵە لە ناو بەشی عەرەبیمە لەگە ڕێزم بۆ هەموو مامۆستایانی بەشی زمانی عەرەبی کێشە هەیە بەڕاستی لە ڕووی زمان و لە ڕووی قسەکردن و یعنی دەبینم هەندێک لە مامۆستایەکان 150 بە زمانی عەرەبی قسە ئەکەن یان 140 ئەوی تر بە کوردی بۆیە قوتابیان فێرە یعنی لەگەڵ کێشەی مەنهەج بڵێ کێشەی مەنهەجشمان هەیە و کۆنە و لەگەڵ ئێستا ناگونجێ و لەگەڵ ئەو سەردەمە بەڵکو کێشەی تریشمان هەیە یعنی هەندێ یعنی بەوا تێگەیشتونە کە تەواو کە گەیشتنە پرۆفیسۆریان لەگە ڕێزم بۆ هەموو مامۆستایانی خۆشەویست کە گەیشتنە پرۆفیسۆریان پرۆفیسۆریا دەرتەواو دەبی دەستیان لە خۆیان بشۆنەوە و تەتویری خۆیان نەکەن بەڵکو زۆر پێویستە زۆر پێویستە ئەمە ڕۆژانە ئیش لەسەر خۆمان بکەین بەتایبەت لە سەردەمی ژیری دەستکرد. خۆشبی دکتۆر سارا زۆر سپاس. کۆتا ئەگەر یەک دەقەشم بدێ کاک دکتۆر ئێمە وەکو بەشی زمانی عەرەبی ئێواران کۆلێژی پەروەردەی بنەڕەت
بۆ ساڵە کونی و بە جهودی شخصی خۆم توانیتم چاڵاچی بە زمانی عەرەبی لە جەدوەلی دابنێم کە ئەمە هەفتانە 3 بۆ 4 چاڵاکیمان هەیە بەپێی بۆشایەکانی دەرس میێوانی دێنین لە دەرەوە بە زمانی عەرەبی مناقەشات دەکرێت لەسەر ڕۆمانە ڕاگۆڕینەوەیە بەڵکو لەو کۆرسەی یعنی توانیم یعنی قوتابیەکان ئاشنا بکەم بە نووسری زۆر چکە بەڕاستی قوتابیمان هەیە نووسری کورد ناناستەوە کە بە زمانی عەرەبی دەنووسی یعنی توانیم بە جهودی شخصی خۆم بکەم ئینشاءڵڵا ئەوە تەمین بی لە هەموو بەشەکانی زمانی عەرەبی زۆر سپاس زمانەکە خۆشەویست بکەین. زۆر سپاس دکتۆر سارە، زۆر سپاس. مامۆستا قادر بەرزنجی، مامۆستا قادر دەستی بەرز کردبەوە لەگەڵ مامۆستا ڕۆژگار. مامۆستا قادر فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش دكتور. زۆر سپاس. والله دكتور بس تبنيتي بتوك مبوم بۆ کێشەکان چارەسەر زۆر زیاد مامۆستا لە کلاس بە کوردی قسە دەکەم تێبینیەکەمەوە بۆ مامۆستاگەر یعنی سەرەتامە ئەگەر بە عەرەبی قسەکەن ئەمە وەکو خۆمان زمانی عەرەبی نازانین سەر بخۆم هەر قوتابی مامۆستا هەڵگورد دکتۆر هەڵگورد مەرحەلە سێمە بەس ئەگەر یەکەم جار مامۆستا ینی ئەمە عەرەبیەکەی نەزانین بە عەرەبی شەرعەکەمە هیچ تێ ناگەین بەس یەکەم جار پێویستە منهەجێکدام درێ بۆی ئەمە فێری زمانی عەرەبی بین کە ئەو کێشەیەش هەو یعنی زمانی عەرەبیمان نەزانین مامۆستا بە عەرەبی قسەکە بە خۆمان هیچ تێ ناگەین کە دەرسەکەش بۆ دانراوە کە تێبگەین ئەگەر تێ نەگەین ئەم دەرسانە چ سودێکیان هەیە بەس تێبینیەکە منەوە بەگەر لە مەرحەلەیەکەوە تا مەرحەلە 4 باوەڕکە یەک دەرسدام درێ بۆ فێربوونی زمانی عەرەبی یعنی قوتابی زۆر 15 دەکات تا ئەو قسمەتەوە دەکات فێری عەرەبی دەبی ئەگەر تەنها یەک دەرس دابن درێ. قادر دەست خۆش بی، زۆر سپاس. کا قادرۆ بزان تەڵەوەی خۆم بیوەنیە ئەمە مشکلەمان لەگە منهەجەکانی ئەوەندەی مشکلەمان لەگەرەوەی چی ئەو منهەجە دەرێتەوە یعنی بەڕاستی بەداخەوە مامۆستایەکە مسلح نییە نەکەر ئەوە ئەسڵەن من یەک لە ئیجتیماعاتەکان لۆ گوتم ئەمە ئەسمان کرد لەوەی هەستایان ڕێکخراوەی خۆماندانە لە بۆی بە کەیفی خۆمان دەستکراوە بین لە منهەج و بە کەیفی خۆمان خەڵک فێر زمان بکەین هاتین یەک لە پێشنیارەکان گوتم کاکە تەڵەبەت 4 ساعت تەخەڕوج دەکات هیچ فێر نابی وەرن ئەو تەڵەبە زۆری تەڵەبەکانمان ساقیت دەبن لە زیاتی ئەوەی ساقیت بن وەرن سەفی یەک بکەنە تەمهیدی و با 4 ساعتەکەی دیکات بەس فێرە عەرەبی بکە لە سەفی 1 و 2 و 4 ئەو کاتێت و دەرسەکانی بدێ ئیدی کو دەبی تەڵەبەک ساڵی لە عمری دەڕوا گوتم وەڵاهی ئەو ساڵێن یەکەم ناڕوا چونکە شتێکی دێتە جێ نقطەی دووەم ئەتو ئەساسێکی لە بۆ دادنێ و ئەو ساڵی هەموو تەمەنی دەڕوا ئەگەر ئەوەی نەکەی ئیدی ئەمە محاولەمان کردێ بەس کە لا حیاتەری من تو نادی کەس نەزم. زۆر سپاس. مامۆستا ڕۆژگاریش بەرگرین بە ئاخر ئەوی آخر پرسیار بیت کە کاتەکەمان تێپەڕێ. مامۆستا ڕۆژگار فەرموو. نووسرا ڕۆژگار تاهیر فەرموو. شەوتان باش. باشتر لایەک باش خۆش بێ. وڵی من چەند شتێکم هەیە دەمەوێت باسی کەم ئەگەر کات هەبی بابزانین دەگاتە چێ فەرموو. ئۆکەی بەنسبەت ئەوەی کە دەڵێ قوتابی هەیە کە خەریکی قسمی عەرەبی فێرە عەرەبی نابی بەڵێ لەگەڵ ئەوەما لەبەرەوەی من خۆشم تەڵەبەی قسمی عەرەبی بوومە یەک لەو کێشانی کە هەمان بوو ڕۆژگارەوەی مەسائی وەنیە بەڵێ مەسائی بووی بەڵێ مامۆستا زۆر باشە. من لە ڕاستی لە عەرەبی یەکێک لەو دەرسانی کە زۆر پێم خۆش بوو دەرسی مامۆستا هەڵگورد بێ یعنی نەک لەبەرەوەی کە و خۆی لێرێ ڕاستی دەرسی زۆر خۆش بوو من خۆم لە لای ئەو تەڵەبەتی زۆر زیرەک بووم دەرسەکانی تری وەکو قسمی عەرەبی بەڕاستی ئەو دەرسانە هیچ فێربوونی زمانی عەرەبی نینە وەکو ئەوەی کە فقه بەلاغەیە نەحو سەرفە دەرسێک نییە کە تو فێرە زمان بی هەتا وەکو ئەوش کە حەزت لە بۆ تەڵەبە دروست کە فێر بی وەکو زمانی ئینگلیزی ئێمە برادەرمان هەبوو لە قسمی ئینگلیزی خۆیان لە ئینگلیزی دەرسێکی کەنڤەرزەیشنیان هەبوو زۆر حەزیان لێ بوو بەڵام لە عەرەبی ئەو شتە نییە وایە ئەگەر تەمەشای جامعە ئەهلیەکان کەی ساڵێکی هەر ساڵ یعنی لغە دەخوێنن زمان دەخوێنن بەڵام لە عەرەبی ئەو شتە نییە بەنسبەت منهەج ئەگەر منهەجی پۆلی 6 و 7 و 8 و 9 یعنی هەتا 12 تەماشاکی منهەجێکی زۆر قورسە لە بۆ تەڵەبە چونکە من خۆم دەرس دەڵێمەوە ئەوەی کە 6 وحدەیە هەر وحدەیەک و 6 دەرسە چەندین مۆزوع هەیە تکرار دەبێتەوە هەندێک نەمەڵی تێدا لە بۆ تەڵەبە زۆر زەحمەتە دوای ئەوە کە گرامەرەکەی زۆرە تەڵەبە یعنی لەوانەیە 20 سوالە 19 ئیتر ئەوە والحاصل ئەوە بەجێ دڵی دەرسێکی تری نفسی شت زۆر تێدا اینجا ئەخیری تەمریناتێک چەند سەفحەیە وەکو کتێبی ئینگلیزی نیە وا بکە تەڵەبە حەزی لەو دروست بێ ئەگەر لە هەر تەڵەبەیەک بپرسی
دەڵێت دەرسی عەربی زمانێکی معقدە و مامۆستاکەشی معقدە، يعني من ڕێزم هەیە احتمال تا حدێک ئەو شتە ڕاست پێی نازانم لەبەرچی هەتا يعني طریقەی تدریس و گوتنەوەی مامۆستا و هەتا تعامل لەگەڵ تەڵەبە مامۆستای عەربی نەوعاً ما نازانم چۆنە وەکو مامۆستای ئینگلیزی نینە وەکوی برادر بن تۆزێک کراوەتر بن کە من خۆشم مامۆستای عەربیمە. ئەگەر تەمەشای کتێب بکەین لە بۆ فێربوونی زمان یعنی خارجی منهەج بەڕاستی هەتا ئێستا کتێبێک نەبووە کە فێربی وایە هەتا کە مامۆستا هەڵگوت خۆشی باسی کرد زۆر غەڵەتی تێدا لە منهەجی وەکو دیراسە وەکو ئەوەش کە من خۆم ویستیتم یعنی کتێبێک هەبێ بۆ تەڵەبە تەمەشام کردی ئەگەر مقارنەکەم لەگەڵ کتێبی وەکو ئینگلیزیە خود زمانەکانی تر وەکو زمانی ئەڵمانی هەر کە ئەتو سەفحەی یەکەم دەکەیەوە حەز دەکەی فێری ئەو زمانە بیت کە بەڕاستی فێربوونی زمان يعني فێربوونی زمانی تازە يعني چێژ دەداتە تەڵەبە بەڕاستی يعني یاخود هەر کەسێک سەفحەی یەکەم تەمشا دەکەی زمانەکان زۆر يعني وەکو ڕسمە وەکو ئەوەی کە زۆر شتی تێدایە تەڵەبە بەڕاستی گەشتبین بەڵام لە عەربی ئەو شتانەم نەدیتیە من. دەست خۆش بێ مامۆستا ڕۆژگار زۆر سپاس دکتۆر هەڵگورد. وەڵایەوە مامۆستا ڕۆژگار بەبیرم هاتەوە ئەگەر لە مەسائید هەر جارێک دایاندید ئەمن بێ ئیشم یەکسەر دەهاتن دەمنیان ڕادەکێشا لە قاعدە دەرسەکان لەو شەرحەکەم کە هیچ علاقەی بە مەوزوعەکەی منەوە نەبوو. یەک لەو کەسانە بوو کە زۆر حەزی لە دەرس بوو فعلا ئەوەی کە ئەم تێبینی دەکەم لە زمانی عەربی يعني دەچێ کە مراقبەمان دەبی لە قسمی فەڕەنسی لە قسمی ئەڵمانیا دەبینی پۆستەری گچکە هەیە و ڕسمی ئەوە يعني کە ئەنەما تو دەچێت تعامل لەگەڵ تەڵەبەی دەکا وەکو ئەوەیە تازە فێر دەبی ئێ عەربیەکە وانیە ئێ عەربیەکە وا حساب دەکە ئەمە گەورەترین مشکلەی ئەقسامی عەربی لە منهەجە منهجی عربیمە وەکو متكلم حسابی لە بۆ دەکرێت يعني منهجی جامعی مووسڵە جامعی مستەنسریە جامعی قاهرەیە نەهاتیە دووبارە و سێبارە دەرێم نهاتیە تعامل لەگەر ئەو کەسێ بکە مێشی هیچی تێدانە و دەیەوێت تازە دەست بە عەربی بکە ئیدی کێشەکەیمە ئەوەیە کە هەموو جارە باسی دەکەین فعلا ئەتو ئەو شتە بەسیتانە نابینیەوە لە منهج عەربی بينما ئەو شتە فەخمانە دەبینیەوە کە وەدەکات تەڵەبە زیاتر و زیاتر عقدەی لە پێیابی لە گەزمانی عەربی و مامۆستاژ نەزانی و حەلی پێنیە بەڕاستی ئیدی ئەوە دەست خۆش بێ دکتۆر گیان زۆر سپاس ئەوە سعات 40 دقەیە 10 دقە زیاتر لە کاتی خۆمان تێپەڕیە بەڵام بابەتەکە بەڕاستی مناقەشە زۆر هەڵدەگری بەڕێزان لە بۆ معلومات شتان پێمان خۆش بوو ئەو وێبینارە بە زمانی عەربیش پێشکەش ببێ بەڵام مەبەستەکەمان گەیاندنی ئەو فکرە بوو بە ئەگەر دیسان وەکو قادر گوتی ئەگەر هەموو بەس بە عەربیەکی فەسیح قسەمان کرد بە ڕەنگە ئەو پەیامانە نەدەگەیشتە خوارەوەی دایک و باوک و ئەوانەی کە عەربی نازانن بۆیە مەبەستەکە ئەوە بوو بۆیە بە زمانی شیرینی کوردی پێشکەش کرا ئەگەر نا لەگەڵ کاکتۆر هەڵگورد و لەگەڵ ڕێکخراوی سیبەوەی لە بەرنامەمانە چەند وێبینارێک بە زمانی شیرینی عەربیش ڕێک بخەین من زمانەکان هیچیان لە هیچیان باشتر یان هیچیان لە هیچیان قڕستر و گرنگتر نین هەموو زمانێک بەپێی ئەو وەزیفەیە کە بۆی دادەندرێ ناسنامەی گەلێکە ناسنامەی نەتەوەیەکە هەڵگیری کللتورێکە بۆیە هەمویان پیرۆزن هەمویان باشن و ملکی کەسیش نییە ملکی حزب نییە ملکی نظامی سیاسی نییە بەڵکو ملکی شعبەکەیە و کللتورێکی لە پشتەوەی کاتێکە دکتۆر باسی ئەوەی کرد وشەکان وشەی نوێ دێتە گۆڕێ وشە گەورە دەبێ و دوای وشە دەمرێت زمانی ژوایە وەکو عائلەیەکە وەکو هەندێک کەس پێی دەڵێن کائن حی ینی وەکو بوونەوەرێکی زیندووە چۆن دەبێ لە دایک دەبێ دوای تەفەڕع دەکا و ڕقی لێ دەبێتەوە و دایالێکت و زمانی تر و ئەو شێوەیە تا کاڵ دەبێتەوە لەناو دەچێت ئێستا زمانێکی گەورەی وەکو زمانی سانسکریتی زمانێکی گەورەی وەکو زمانی لاتینی تەنها جێدەستەکانی دیارماوە گەنا وەکو زمان ڕەنگە نمابێ ئەو زمانانی قەدیمی قسەیان پێکراوە یان نووسینیان پێکراوە خۆ ئێستا قسەکەریان نییە بەڵام ئەسەریان بەجێماوە مەبەستمانەوەیە هەموو زمانێک گرنگی خۆی هەیە هەموو زمانێک پیرۆزی خۆی هەموو زمانێکیش دەتوانێت کارەکانی خۆی جێبەجێ بکە بە دڵنیاییەوە لە نزیکترین کاتدا تۆماری ئەو ڤیددیۆیە لە چەناڵی یوتیوبی مێگامایند پلەس و لە وەتسەپیش بڵاو دەکرێتەوە سلایدەکانیش بە ڕوخسەتی دکتۆر هەڵگورد دوایی لەگەڵ ئێوەی بەڕێز شێر دەکەین لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوش وێبیناری ترمان ماوە هەم وێبینارێک لە کۆتایی مانگ بۆ بەڕێزێکە کە پسپۆڕی لە ئایە هەروەها
لە مانجی شەشیش چەند وێبینارێکی گرنگمان ئامادە کردووە. دکتۆر هەڵگورد دەپرسن چۆن دەتوانین پەیوەندی بە ڕێکخراوی سیبەوەی بکەین، دەتەوێت ئەگەر ڕکلامێک لە سیبەوەیش بکەی ئاساییە لە کۆتاییەکەی فەرموو. وڵە کاک دکتۆرەمە ڕێکخراوی سیبەوەی تا ئێستاکە بەڕاستی لەبەرەوەی تەمویلمان نیە ناتوانین دەستمان کراوە نیە زۆر حرەکە بکەین، بەس لە مانجی لەو چەند مانگەی داهاتوو لەو نزیکترین دەرفەتدا ئەمە چەند خولێک ڕدەگەینین خولی زمانی عەرەبی لە تەڵەبەی ئیبتیدایی و خولیشمان هەیە لە بۆ تەڵەب ئەوانەی کە تەقدیمی ماستێر دەکەن و ئەوانەی کە تەقدیمی دکتۆرای دەکەن. بە خۆتان دەزانن ڕێکخراوی سیبەوەی تایبەتمەندە لە زمانی عەرەبی. خولەکانمان لە سەفیەیەکی بتیت لە ڕەوزەوە شعارمان ئەوە منە ڕەوضە ئیلە دکتۆرا. ئەمە خولەکانمان ئۆفەرێکی تایبەتشتان هەبی لە بۆ پەرلەمانتارەکان خراپ نییە، بەڕاستیشمە بەجددیمە پرۆپۆزەڵ ئەگەر ئۆفەرێک هەبی ئەگەر 10 کەسیش بێ ئەگەر 3 کەسیش بێ بەڕای من دەست پێ بکرد خراپ نییە، وەکو نیشاندانی یاسپاچی بۆ ئیشەکەیان. ئیشاڵە بەرنمەیان لە بۆ دادنێن و ڕێکخراوەکەشمان طبعاً هەر ئەوە نییە بەس دەوراتی هەبی، چونکە ئەمە ڕێکخراوین ئێمە معهد نینە و چاڵاکی زۆرمان هەیە. یەک لە چاڵاکیەکانمان کە تا ئێستا ئەنجامماندایە مەسەرەن مەکتەبێک پێویستی بە مامۆستای ئەمە مامۆستامان لە بۆ دابین کردێ دێ ئەمە بە حکمیەوەی لە قسمی عەرەبینە و تەڵەبەی باش پێ دەزانین خەریجەکانمان باشە ئەوانە ڕەوان دەکەین لە بۆ مەکتەبەکان و لە پاشان ئۆفەری بابرین لەوانەیە لە داهاتوودا عیادەی لوغەویمان هەیە خەڵک وەکو دەست لای دکتۆرە کێشەی لە ژانە سەری هەیە کێشەی لە مۆزوعی عەرەبی هەیە عیادەی لوغەویمان هەیە پاشەوەی دەزانین کێشەکەی چیە مامۆستای لە بۆ تەرخان دەکەین حەسەبە کێشەکەی و حەسەبە مستەوای مشکلەکەی و تەرجەمەمانەیە تەدقیق لوغەوی هەموو ئەو شتانە لە پلانماندا هەیە ئینشاءالله بە جهودی ئێوەی بەڕێز ئینشاءالله. خۆش بێت. زۆر سپاس کاک دکتۆر جان. دووبارە زۆر سپاس بۆ برای بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر هەڵگورد محەممەد حەسەن پسپۆر لە زمانی عەرەبی، هەروەها دامەزرێنەر و سەرۆکی ڕێکخراوی سیبەوەی کە تایبەتمەندە بە زمانی عەرەبی، وەکو گوتی ڕێکخراوە نەک ئەکادیمیا، یعنی جگە لەو خزمەتگوزاریانێک کە تازە باسی کرد و لەم زوانە ڕەنگە هەواڵی هەندێک لە خولەکانیشیان دەبیستن. پیجمان هەیە دکتۆر دەتوانن لە ڕێگەی پیجەکەی ئاگاداری هەواڵ هەربەز لە فەیسبوک و لەوە بنووسن ڕێکخراوی سیبەوەی وانە؟ بەڵێ زۆر باشە. زۆر سپاس بۆ ئامادەبوانی بەڕێز. ڕەنگە ئێمە تەسەوڕمان کرد بێ ژمارەیەکی کەمتر لەوەی ئێستابی، بەڵام لە کاتێک لە کاتەکان گەیشتە 58 کەسکاوە ڕاستی گرنگی بابەتەکە دەخاتە ڕوو. ڕەنگە لەگەڵ دکتۆر هەڵگورد باسی ئەوەشمان کرد ڕەنگە بابەتەکە گوتی ڕەنگە هەندێک وشک بێ، ڕەنگە زۆر کەس حەز نەکا بۆیە بە کورتی دەیبڕمەوە، بەڵام ئەوە لەگەڵ وێبینارەکان کرد هیچ وافرق نەبوو. ئەو سعاتێک و 45 دقەیە لەسەر خەتین و کەسیش هەست بە ماندووبوون ناکات، چونکە گرنگەکە هەم بابەتەکە گرنگە هەم شێوازی پێشکەشکردن و هەم ئەو زانیاریانەی کە دکتۆر هەڵگوردیش پێداین و ئەو بەشدار بۆ بەڕێزانە کە لەگەڵمان بوون کە هەر یەک لە شوێنی خۆی بەڕاستی جێدەستی دیارە و گرنگی بابەتەکە وای لێ کرد کە ئەوانش بێنە ناو ئەو بابەتە و هەرێکە لە شوێنی خۆیەوە دەتوانێت ئەو پەیامانە بگەێنێ بۆ ئەوەی بتوانین بە تێڕوانینێکی جوانتر بە تێڕوانینێکی پێکەوەیانەتر بتوانین ئەو کێشانەی دێنە پێشێ چارەسەر بن. دووبارە زۆر سپاس، کاتێکی خۆش بۆ هەمولایەک و سپاس بۆ ئامادەبوونتان. شەو شەوگارتان هەر شاد بێ. ڕوخسەتی هەمولایەک بۆ بوونەوەکە